عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆجی هیوان لە کەناڵی هیوا و پێشکەشیەوەی عزیزەکرێ. وەک لە ڕاگەیانەکانە ڕامانگەانەوە لە خوارەوە لە تایتڵەکە شایبینم بەرنامەی تایبەتە بە بڕیاری دادگای فیدرالی عێراق سەبارەت بە یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان. 2 هەفتە لەمەوبەر بڕیارێکی دادگای فیدرالی عێراق گۆمی باسی نەوت و غازی دووبارە لە کوردستان و پەیوەندەکانی بینی هەرێم و بەغای شڵقاندەوە وە کردی بە باسێکی زۆر گەرمی میدیاکانی کوردستان و تقریبەن هەموو ماڵەکانی کوردستان. شەڕی ئۆکرانیا و ئەو هەڕەشە گەورەیە نەبێت کە لەسەر ئاسایشی دنیا بە وجود هاتووە کە پێما بە پەیوەندێکی بە دۆخی نەوت و غازی هەرێمی کوردستانەوە هەر هەیە. ئەو بابەتە نەبوایە باسە گەرمی خۆی ئەپاراست و لایەزا لە بۆ جێگەی لێکدانەوە قسە و باس، بەڵام دیارە ئەو هەواڵە زۆر مەسالی تری لەوانش ئەم باسی ئەم پەیوەندی نێوان هەرێم و بەغای داپۆشی. لەم نێوەیە گەلێک تێڕوانینی جۆرا و جۆر هەیە، بەشێک پێخۆشبوون هەیە با بڵێم، خەڵکانێک هەن لە ڕقی پارتیوێچێتی جۆرێک دڵیان خۆشەکە بڕیارێکی لەم بابەتە درراوە. تێڕوانیشی تر هەیە بە هەڕەشەیە زانێ بۆ سەر ئاشتایشی نەتەوەی کوردستان و بڵی ئاسایشی نەتەوەیمان هیچ عیبێکی نەبێ، هیچ کەلێنیی تیانە بێ ئەمە کەلێنی تیا دروست کرد بێ. جۆرێک خەڵکی تر هەن بە پێچەوانەوە پێیان وایە نەک لە ڕووی پێخۆشبوونەوە بە لێکدانەوەیشی سیاسی و لێکدانەوەی ئەو پەیوەندیانی کە لە ناو عێراق و لە ناو کوردستان ناوچەکەیە هەیە بە هەنگاوێکی ڕوو لە پێش ێزانن گوایە یاسا سەروەرترە بێەوە دۆخی عێراق و کوردستانی ڕەنگە بەرەو باشتر بچێەوە ئەم بڕیارە توانێت سەرەتایەک بێ بۆ دەستبڕینی یەکانی یەشێتی و پارتی و دەستبڕیان لە نەوتی کوردستان. دیارە مەسائلەکان تێڕوانەکان جۆرا و جۆرن، ئێمە بۆ لێکدانەوەی جوانیبەکان و لایەنەکانی ئەم مەسەلەیە، زەمینەکانی پاشخانەکانی بۆچی ڕوویدا بۆ هاتە پێشەوە بۆ لەم تەوقیتەیە و دواتر لێکەوتەکانی چییە بێ، ئاکامەکانی بەچووەگا دۆخی وەزعی دۆخی کوردستان لە سای ئەمەیاچی لێدێ. لەسەرم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ دوو ئازیزە، یەکیان هاوڕێم هۆگر برایمە لە ستۆکۆمەوە لەگەڵمایە. زۆر بەخێر هاتی هۆگریان. زۆر سپاس کاشماڵجان، سپاس. بە بینەرانیش ئاگادار کەمەوە بەر لەوەی کەوا بچینە ناوباسەکەەوە کە هۆگر برایم لە کەناڵی پەنجەرە میدیاوە لەگەڵ ئێمە. کەناڵی پەنجەرە میدیایشەکە لەو کەناڵە با بڵێن ئازادی خوازانە چەپانە ڕەخنەگرانە کە لە یوتوبە هەن. پێشەوەی کە ئەم بەرنامەی دەست پێ بکەن لەگەڵ هۆگرە باسی ئەومان کرد کە بە پێچەوانی تێڕوانینی باوەوە ئەم کەناڵانە ناچن لەسەر حسابی یەکتر گەورە ببن بە پێچەوانەوە. بڵێن ئەلگۆریزمی یوتوب وا کارەکە، ئەگەر کەناڵە چەپەکان زۆر بن بۆ هەمیان باشە. جا من هەلێرەوە بانگەواز دەکەم کە ئێوە کە بینەری ئەم بەرنامەی ئێمەن سەبسکرایبی کەناڵی پەنجەرە میدیاش بکەن و لەگەڵ ئەوانی شابن گفتوگەکانیان باسەکانیان ببینن، باسی سەرنجڕاکێشیان هەیە، باسی تیوریان هەیە، باسی فکریان هەیە، ئەگەرچی لە هەموو شتێکایەک نەگرینەوە. بەڵام من پێم وایە یەکێکە لەو کەناڵانە کە ئەکرێ پشتیوانی بێ بۆ ئێمە و ئێمە پشتیوانین بۆ ئەوان. و هاوڕێکی تر کە لەگەڵ منایە ئەمڕۆ هیوای خۆمانە، هیوای کەناڵی هیوا. بەخێراتی هیوا. سڵاتوانە بێ هاوڕێیان، سڵاو لە کۆگریش بەخێر بێت. سپاس کاکیوان، سڵاو لێوەش. هۆگر لە تۆ دەست پێەکەم. من ئاگادارم کە تۆ یەکێکی لەوانەی بەرنامێکتان ئیمزا کرد سەبارەت بە ئەو بڕیارەی کە دادگای فیدرالی دەری کرد و لەو بەیاننامەیە بە جۆرێک نەک بڵێم پشتیوانی نا، بەڵام جۆرێک لەکدانەوەتان وا بوو کە ئەم بڕیارە ممکنە عاقبەتی خێر بێ، بڵین باوا بەو تعبیرە شعبێ بڵێم یاخو بڵێن زەمینە ساز بێ بۆ ئاڵوگۆڕێک لە دۆخی کوردستانە. دیارە 2 هەفتە لەمەوە بەر ئێمە میوانێکی تریش لەم کەناڵی ئێمەوە لەگەڵمانە بۆ ئەویش هەمان ڕوانین و هەمان بۆچوونی هەبوو کە ئێمە بڵێن ساڵانە چەندین میلیارد دلارمان خستۆتە ژیرفانی پارتیوێچێتیەوە، ئەم بڕیارە لەوانە لە ژیرفانیوانی دەربێنێت و زەمینە ساز بێ بۆ ئەوەی کەوا گەندەڵی لە کوردستانە کۆتایی پێ بێ. خۆم پێم خۆشە خۆت لە زمانی خۆتەوە باسیەوە بکەمنەوە پێشەچێم وت ئەگەر نادیقەتێکشم کردو توانی ڕاستی کەیتەوە. فەرموو. سپاس دەکەم. هەڵبەتە کە
ینی بە کورتی لەسەرەوە دەمێ بڵێم کە کاتێک کە تۆ لە بەیاننامەیەکدا بەشدار دەبی کۆمەڵێک خەڵک لەناو ئەو بەیاننامەدان دەبێ تێڕوانینێکی هاوبەشە بێت شەرت نییە مرۆڤ لە هەموو تەفاسیلەکان لە وردەکاریەکان هاوڕا بێت بەڵکو لە خەتە گشتیەکاندا کە تۆ لەگەڵ بەیاننامەیەکدا هاوڕێی ئیمزای دەکەی و پشتیوانی لێ دەکەی منیش لەو چوارچێوەیەدا ئەو بەیاننامەیە کە دەرچوو بوو و زۆر کەس ناوی خۆی خستە سەر من لە خەتە گشتیەکانیدا هاوڕابووم و لەوانەیە نێک تەفاسیل جیابێت بە تێڕوانینی من ئەو خاڵێکە جەنابەت باسی دەکەی مەسەلەی ئەوەی کە ئەو بڕیارە هەموو شتێک لە کوردستان چاککە من خۆم شخصیان وابیر ناکەمەوە بەڵام هەندێک پرەنسیپی گشتی هەن لە مەسەلەی سیاسیدا ئینسان دەبێت لەسەر ئەو پرەنسیپە گشتیانە کار بکات و لەسەر ئەوانە زیاتر ورد بێتەوە و ئەوانە لێکداتەوە مەسەلەی ئەو بڕیارەی دادگای باڵای فیدرالی عێراق تەبەنەوە بڕیارێکی قانونیە بجوێرەی ئەو دەستورەیە کە هەیە ئیتر ئەو دەستورە شتێبینیەکمان لەسەری هەبێت چۆن بڕوانینە ئەو دەستورە من بۆ خۆم پێم وایە ئەو دەستوری عێراق بە هەموو کەم و کورتیەکانیەوە یەکێکە لە باشترین دەستورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی پاراستنی مافی مرۆڤەوە تەمان هەموو شتێکی بەدڵی منوتۆنیە بەڵام بە بەراورد بە وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێما بێ یەکێکە لە دەستورە هەرێ باشەکان و دەستورە کوردیش لە کوردستانی عێراقدا تێدا بەشدار بۆ دەنگی بۆ داوە و خودی ئەو سەرکردایەتە سیاسی کە هەیە ئەوانە دەنگیان بۆ کۆ دەکردەوە ینی بڕیارەکە لە چوارچێوەی ئەو کونجکاو بۆم بزانم هۆگر خۆت دەنگە پێدا ئەو کاتێک کە ڕیفراندۆم کرا دەنگت پێدا نا من چونکە لە ئەوروپا بووم لەوێ نەبووم مافیۆم نەبوو کە دەنگی پێ بدەم ئەمن لە کوردستانی ژوون دەنگم پێ نەدا و لە ئازاریش من بە دەستورێکی باشی نازان بەرحەق ساخین لە سەرەوە فەرموو قسەکانم پێ بڕی ببخشە بەڵێ نانا من ناڵم دەستورێکی ئەوە نیە پەرفێکتە من دەڵم بەراورد بە دەستوری وڵاتانی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ سەری دەستوری ئێران دەکەی دەستوری تورکیا دەکەی تون مەجبوری بە ئەوانە کە مقارنەی دەکەم بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستنێک بە دەستوری سوید لەو چوارچێوە دایتر ئەو بڕیارم پێم وایە لەو چوارچێوەیەدا لە ڕووی قانونیەوە بڕیارێکی قانونیە و وەکوترێش لە وڵاتانەی کە سیستەمی فیدرالیان هەڵبژاردووە هەمومان دەزانین کە سوڵتەی ئیقلیمەکان یانیش بڵین ویلایەتەکان لەگەڵ سوڵتەی مەرکەز جیا کراونەوە و مەسەلەی کارکردن لەسەر سامانی سروشتی بە تایبەتی سامان سروشتیە استراتیژیەکان وەکو نەوت و گاز و کۆمەڵێک معدن و ئاو و ئەوانە لە سوڵتەی ئیتیحادیدان لە سوڵتەی مەرکەزیدان بەڵام لە عێراق و لە هەرێمی کوردستان ئاو سامانە سروشتەکان لە سوڵتەی مەرکەزیان ئێستا مەسەن بەنداوەکان لە بەنداو بەڵام سامانی سروشتی جیاوازە هۆگر ئاخر مەبەسم لە ئەوەیە آخر ئاوی شێردەیە سامانی سروشتیە یعنی تۆ دروستکردنی بەندا و ئەوانە مەسەلەی ئاو مەسەلەیەکی استراتیژیە ینی هەرێمێک ناتوانێت ئەوەنیا سوڵتەی بەسەریدا هەبێت دەبێ لە سیاسەتی گشتیە وڵاتە سیاسەتی ئاو دیاری بکات ڕاست نابەرحاڵ من ئەوازانم ئەگەر ئیجازەم هەبێ لێرە من پێشەوەی کە بیانی پرسیار لە هیوا بکەم یاخود نەزەری هیوا پرسم لەسەر ئەم مۆزوعە
من دیارە مەسەلەکە کەمتر بە مەسلەیەکی یاسایی ئۆشتانە و دەستوری ئەگەرمە بەرچاو من زۆتر بە مەسلێکی سیاسی زانام دواتر بە درێژی لەسەرەوە قساکەم لەو بابەتەوە من پێم وایە نازانم لەسەر فەیسبووکیش کۆمنتێک نووسی بوو من پیا بێت دوو ڤێژنی جیاوازی دەستوری عێراقمان سیر کردووە من ئەو ڤێژنە سیر کردووە کە لەسەر قەناتی جەزیرە هەیە بەڕاستی پێما بۆ ئەو ڤێژنە تەواوە ئەو ڤێژنە ئاخر ڤێژنەکە دانراوە پێم وایە لەسەر ویکیپیدیاش هەمان شتە دوو مادە هەیە لەو دەستورەیە کە ئەو بەو دوو مادەیە ئەو شتانێک کە حکوومەتی بەغایەڵێت ئەسڵ وەساسی نییە یعنی ئەساسەن لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە بە هیچ جۆرێک دەستوری نییە و ئەو بڕیارەشی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە ئەوەیان دەستوریە دیارە من بۆیەوە ئەڵێم ئەم مەسەلەیە بەنسبەت منەوە تازە نییە ئەم مەسلەیە بەنسبەت منەوە کۆنە من چونکە کاتی خۆی لە سەردەمی کاتێک خوێنکاری ماستەر بووم وانە باسەکەم ماستەرەکەم بەنیاز بووم لەسەر فیدرالیزمی کوردستان بنووسم لەسەر فیدرالیزمی کوردستان بەنیاز بووم ماستەرەکەم بنووسم لەسەر پەیوەندی لامەرکەزی ئەنی کولی باسەکەم هەمووی پەیوەندی لامەرکەزی بوو بەڵام لەو بینەیە لەسەر مۆزوعی فیدرالیزم و پەیوەندی فیدرالیزی لە بینی کوردستان و عێراق بوو بەنیاز بوو بنووسم یەکێک لەو مەوادانەی کە دیراسەم کردوانە تقریبا باسی 7 ساڵەمەوە بەرەکەم دەستوری عێراق بوو دەستوری عێراق بند بە بەندیم دیراسەکە ئەم دەستورە نەزانی من لە شوێنێکی شاو کۆمنتەم نووسیوە وەکو دیوانی حافظە ئەزانی حافظ دیوانی حافظە ئەگریتەوە بەختی پێگریتەوە مەسەلەن هەرچێکە پێ لێ دەرێنی ئەزانی ینی مەسەلەن تۆ بە ئارزوی خۆتە بە ئارزوی دڵی خۆتە دیوانەکە بکەرەوە پەنجە بخەرە سەریوانە بۆ خۆ قسە بکە دەستوری عێراق واییە ینی مەوادی تایە مەواد نەفیەکاتەوە مەوادی تایە تەوزیحات لە جاتەوی تەوزیحات بە گومانە خاتە سەر مەوادەکانی تر مەسەلەیەک لەو مادانەکە لە من ئیشارەتم پێدا بوو مادەی 115 ئەڵەیە هەر کاتێک یاسایەکی دیاری کراوە لە هەرێمێکا دەرکرا لە هەرێمەکان طبعا باسی هەرێمی کوردستانەکە لە عینەکەیە بەڵام دیارەوە تەعمیمە بۆ هەموو هەرێمەکان تریش دواتر یاسایەک لە هەرێمێکا دەرکرا ئەم یاسایە کە لە ضمنی سەلاحیاتی حەصری مرکزانیە ئەو یاسایە ئەگەر پێچەوانی یاساکانی بەغابێ یاساکەی هەرێمەخوا ئەمە یەک دووەم لە شوێنێکی کە باسی هینەکە باسی مەسەلەن سەرچاوە سروشتیەکان و ئەوانەکە تاوان ئاوی جیا کردوتەوە ئاو لە سەلاحیاتی حەصری مرکزانیە بە هیچ بڵێن نەوت جیاکراوەتەوە لە ئاو ئەوانە ئاو کۆمەڵێشی تر هەیە مەسەلەن پارە طبعکردنەوە شتانەمە خراوەتە هینەوە خراوەتە سەلاحیاتی حەصری مرکزەوەمە ڕاستە بەڵام کە یەکە سەر مۆزوعی نەوت سامانی سروشتی ئەمە لە سەلاحیاتی حەصری مرکزانە نووسە مادەی تایبەتی بۆ دانراوە لەسەر نەوت و غاز وەلەو مادەیە چۆن باسەکە ئەڵێ ئەو هینانەی ئەو سەرچاوە سروشتیانی کە تا ئێستا کەشفکران یعنی ئەوەی کە تۆ بیرەکە لێداوە کەشف کراوە هینەکەت کردووەوانە زانیوتە لەکوێیە نەوتەکە لەکوێ خەریکی هینەکەی دیاریت کردووە ئەم بیرە نەوتانە ئەمە بە هاوبەشی لە بینی مرکز و لە بینی هینا ئەکرێ و بە بڕیاری مرکز نەبێ ناکرێ باشە بەڵام هیچ قسەیەک لەسەر ئەو نەوتانە نەکراوە کە تا ئێستا کەشف نەکراوە و ئەمە طبعا فێڵێکی دەستوریە پارتی وێچێتی کاتی خۆی پیتەر گەلبەرت هەیە پیتەر گەلبەرت کاتی خۆی لە هین لە ئەمریکا هین بوو ئیدیتەری ئەو بەشە بوو لە نیویۆرک تایمز کە خوێندنەوەی کتێبی تیاکرا پیتەر گەلبەرت کەسێکی بتوانایە لە ڕووی اینەوە پیتەر گەلبەرت پارتی وێچێتی هێنایان سەهمیان پێدا لە یەکێک لە حەقلەکانی کوردستانە کە پێم وابێ دیئنئۆی نەرویجی بوو دەرێهێنا و ئەمانە ئەو وەختە حسابیان کرد ئەگەر بەشەکانی خۆی لەو حەقلانە فرۆشە 100 ملیۆن دۆلارەکە ئەو کاتەکە ئەو دەستورە دانرا پیتەر گەلبەرت دواتر تەمانەمە شتی لەسەر نووسراوەمانەوە هەنێکی کرا فەزح کراوە پیتەر گەلبەرت ناچار بوو واز لە پۆستەکەی خۆی بێنە لە نیویۆرک تایمز یعنی ئەو هینەی بەجێهێر لە نیویۆرک تایمزە لەبەر ئەو فەزیحەتێک کە لەسەری دروست بوو بە جۆرێک لە جۆرەکان دەستوری عێراقیان وا لێ کردو هەموو شتێکی پێپاساوە هەموو شتێکی پێکرێ و ئێستا چەندێک دادگای فیدرالی ئەتوانێ بڵێ ئەمریکا لە کوردستان نەکراوە نادەستوریە بە بڕوای من ئەوەنە پارتی وێچێتی ئەتوانن بەهانە بێنەوە کە نەخێر 100% دەستوریە بەڵام دیارە من بەم معنایە دیفاع نە لە
جەردەی پارتی یەکێتیەکەم نە پێم وایە ئەمریکا ئەوانەی کەن ڕاستە من باسەکەم لەسەر ئەوەیە کە ئەمریکا وای کردووە دادگای فیدرالی دادگای ئیتیحادی باڵای فیدرالی عێراق لەم تەوقیتە ئەم کارە بکاتوانە زۆرتر بڕیارێکی سیاسیە و ئەو قسەی مەسعود بەرزانی ینی قسەیە با بۆ دز بکەین هەر بە حرفیەن قسەیە بۆ دز بکەین ئەم قسەی مەسعود بەرزانی ڕاستە یعنی ئەمریکا ئەمە بڕیارێکی سیاسیە ئەم قسەی ڕاستە ئیتر خۆ کابراوتی یەک زایدنێکە کاتە دوو بڵێمەوە ژەڕ ڕازیە نابێ ئەم قسەی ڕاستە بەڵام نەگە ئەو ڕاستی کە ئەو ئەوێ نەک ئەوەی کە ئەمە مافی پارتی و یەکێتیەکەوا لە دەوتی عێراق نەوتی کوردستان بکەن بەڵام لەو بابەتەوە کە ئەم بڕیارێکی سیاسی و لەم تەوقیتیا دەرکراوە من پێم وایە ئاوایە و مافی بە ئینەوە نیە دواتر لەسەر لێکەوتەکانی قساکە من لەمە زیاتر ئیناکەم وەختەیەم بە هیوە نەزەری تۆ چێ لەم بابەتەوە تۆ پێت وایە ئەم بڕیارە بۆ دەرکراوە و بڵین زەمینەکانی دەرکردنی ئەم بڕیاری دادگایە لەم کاتەیە چییە فەرمو جارشتر سلااو شەماڵ لە ڕاستیە لەگەڵ کاکۆگر هەندێ با بڵێن دیوی بابەتەکەتان باس کرد و ئەگەر ئێمە لە ڕاستیە من پێشەوە قسە لەسەر یعنی لایانی یاسایی بکەم یعنی من لەگەڵ ئەو دیدە کۆکم کە ئەم بابەتە لە ڕاستیە چ مەسەلەی دەستوری عێراق و چور تەوقیتەکەی لە بەردۆخی ئەمڕۆیەدا لە ڕاستیە تەواو تەوقیت و بابەتێکی سیاسیە بەڵام بۆ من خۆم قساسەکەم لە ڕاستیەوە کەلاریۆسەکەم لە یاسایە ئەتوانم هەندێک لە مەسەلانە قسەی لەبارەوە بکەمیشەوەیە لە ڕەنگە یعنی لە هەندێک ڕۆوە ئێمە مبرر بێنینەوە بڵێن بە میکانزمی قانونی کراوە بەڵام لە ڕاستیە تەوقیت و کاتەکەی وە خودی ئەم دادگایش لە ڕاستیە کە ئەم دادگایە بۆ خۆی دادگایەکی مختص نییە و بەپێی ئەوەی کە لە دەستور هاتووە بەڵکو لە باردۆخێکی تایبەت لە نەتیجەی ئیتفاقاتی هەندێک شیعە و سونەکان و پارتیش لە ڕاستیە بۆ مەرحلەیەکی دیاریکراو تیان پەڕان ئەگەنا بەپێی دەستور ئەم ئێستا ئەگەر سیر بکەی ئەمڕۆ چوار سەرۆکایەتی ئەرێمی کوردستان کۆبنەتەوە ئێستا کە بۆمبەکە تەقیەوە پێوان باز لەوە دەکەن کا دەبێ دادگایەکی تایبەت بە هینی دەستوردا بندرێ لە ڕاستیە بۆیە ئەمە یعنی ئەم بابەتە ئێمە من لە دوو هەفتەیە هەفتەی پێشوش لەگەڵ برادریشتر زۆر چوونێنە ئەم بابەتە کە ئێمە وەکو کەسێکی چاپ من خۆم لە ڕاستیە و یان ئێمەمانان بەگشتی ئیشی ئێمە ئەوەیە ئێستا بین تحلیلی ئەم بابەتە بکەین و ئێمە باشە زین لە ڕووی قانونیەوە هەندێ لە دەسەڵات دەهێڵدرێتەوە بۆ تەقدیری محاکم و دادگاکان طبعا ئەمەش جیاوازی هەیە لە ڕاستیە لە تێکستە وردو با بڵێن درشتی بابەتەکان نانووسرێتن بەڵام ئەم ئێستا ئەمە لە کاتێکە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین ئەمڕۆ چوار سەرۆکاتی هەرێمی کوردستان کۆبنەوە چیان کرد هاتن دیوی سیاسی بابەتەکان هێناوە کە سەرۆکایەتی هەرێمە ئەوەی پەیوەندی بە شەرعەتی کوردستانەوەی ناو دووکەوانە پەرلەمانی کوردستانیان هێناوە و سەرۆکی ئەنجومەنی دادوەریشیان هێناوە بۆ ئەم بەیاننامەی کە ڕەنگە بینی بتان بۆ ڕەتکردنەوەی بابەتەکە ئەمە لە کاتێک ئەمەم گفتوگۆیەکەین ئێستا وەزعی ئۆکرانیا و شەڕی رووسیا دەبینین یعنی دیوەکانی تریتیە لە ڕاستی ئێمە گەر بۆی بگەڕێنەوە بۆچی لەم تەوقیتەیە کاتی خۆی کە پارتی ویستی با بڵێن ڕێککەوتنێکی سیاسی بکە موامەرەیەک لە بەشێک لە هێزە سیاسەکانی ناوەخۆ بکە تەمان ئەوانی تریش لەو یەکێتیش باماشەوە لەو بۆ ئەوەی کە ئەم دوو هێزە لە ڕاستی پێشەوە ئەجندای شخصیان هەیە هات ڕێککەوتنی لەگەڵ سەدر کرد و ئێران لە ڕاستیە بەم ڕێککەوتنە تێک چوو و هەمان دەزانین ئەم ڕێککەوتنی پارتی لەگەڵ سەدرکردی بوو بە هۆی پشتگوێ خستن و هیوا حەزەکەم بەسەر و هینا تێنەپەڕی ئەو باسی ئۆکرانیا و غاز و ئەوانەت کرد پێم خۆشە لەسەرەوە بدوێ ینی بەبەستە چییە ڕەبتی هەیە بە مۆزۆی ئۆکرانیاوە یانە من نەزانم کە پاشخانەکەی تۆنیە بەڵام پێم خۆشە خۆت ئەم مۆزوعات تەوزیحتر بیت لە ڕاستیە چۆن مەسەلە ئێمە ئەزانین بابەتی ئۆکرانیا لە عینەم باردۆخەی ئێستا وەکوی ئێساش باسیەکرێت چوارچەوەی شەرعێتی نەتەوەی گرتوەکان و کۆمەڵی بابەتی تر بەڵام ئەزانی پەیوەندی بە هەژمونی وڵاتانی سەرمایه‌داری و مەسەلەی شەڕی جیۆگرافی و شەڕی مەسەلەی وزە و کۆمەڵی لەم بابەتانەوەیە
کاتێکە لە ماوەیەکی نزیکە ئێران ئەو غازی کە دەینارد بۆ تورکیا غازەکە لە ڕاستیە بڕی بە بیانی ئەوەی کە بەشی خۆی ناکات تەبعاً بەشێک بوو لەو سراعی لە نێوان ناتۆ وڵات مسەلسی سونی و شیعی و جاریشترم دابشبوونا بوو لە تورکیا بڕی تورکیا لە ڕاستیە پێویستی بە منفەسی چتر بوو لەم بینە بتوانێت دەرەچێک بدۆزێتەوە پارتیش لە ڕاستی لەم باردۆخی ئێستا چۆن لە ڕابردوو نەوتی بەکارهێنا لە جێگای ئەوەی نەوت بەکار بهێندرێ بۆ گەشە پێدان بۆ فرەکردنی سەرچاوەکان نەوت بۆ کۆی باسەکرێ بوو بە نقمەت بۆ کوردستان بەکارهێنرا بۆ ئیستبدادی سیاسی بۆ کڕینی خەڵک ئەم باردۆخی ئێستا لێ دروست بوو لە ئەو نەوتە ڕەشە لە هەموو شوێنێکا کە دووجودیە بێتەوەوانە قوڕەگرێتەوە لە چۆوانە لە ڕاستی لە بەشێک یعنی زۆر کراوە یعنی لە ئەوەی پێدەوتێ نەخۆشی هۆڵندی کە سەرەتا لە هۆڵنداوە لە ڕاستیان بابەتە دواتر زوو لێ دەرچوو بە ئاراستیی تر بە پێچوانە نەوت بۆ گەشە پێدان بۆ کۆمەڵی ئاراستی تر ڕۆیشت لێرە بۆ ئیستبدادی سیاسی بەرامێنە طبعا مێژووی چەسانەوەی سیاسی و چینایەتی لە کوردستانە یەکسان نییە بە مێژووی دەرێنانی نەوت لە کوردستانە دەبی لە ڕاستی ئەمە ڕوون بکەینەوە 15 ساڵێکە لە کوردستانە دەرچووە پێش کوردستانمان بینیوە بۆیە ئەگەر ئێستا تەسەوڕی ئێستا هەیە ئەگەر نەوت لە چنجی پارتیوێچێتی دەربهێنین ئێمە ئیسراحەت دەکەین من لەگە ئەم تێگەیشتنە نیم یعنی لەگەڵ ئەو طبعا دەرهێنانی نەوت لە چنجی پارتیوێچێتی شتێکە ئایا حەقی کوردستانە دەسەڵاتەکانی خۆی مبارەسە بکە شتێکی ترە بێمە سەر ئەسڵ بابەتەکە قسەکەی خۆتە بیر نەچێتەوە هۆگر میوانمانە بە حەقی نەخۆین ئەو پێم وابێت لەسەر ئەم مەوزوعە ڕێیەکی جیاوازی هەیە حەزەکەم فرسەتی بمێن جوابی ئەم نوقتەیە باتەوە هۆگر مەسەلەی نەوت و غاز بەم شێوازە کە ئێمە هینەکەی شەشەکانمان حەل ناکە ڕێی چییە لەسەر ئەمە ئەزانین چۆنە مەسەلە لێرەدا ئەوە نییە لەگەڵ ئەو ڕێی کاکیوا دامێنی کە ببەخشە هۆگرجان قسەکەی خۆتی بیر نەچێتەوە هاوڕێیانێک و ئازیزانێک سەیری بەرنامەکەمانەکەن ڕەنگە پێیان خۆش بێ بەشدار بن من ئەم لینکەی کە دایانێم لێرە ئەم لینکە کە وەکو کۆمنت دایانێم کەسێک بتوانێت کلیکی بکە هیچ بەرنامەیەکی پێویستنی ڕێگەتوانێت بێتە ستۆدیۆ واگە کەسێک بەشدار بێ بە ڤیددیۆ ئەتوانێت دیارە بۆ ماوەیەکی کورت ڕێی خۆی یاخود پرسیاری خۆی تەڕحکە ئەمە لینکەکە کە دایانێم لێرە هەرکەس پێی خۆش بێ ئەتوانێت ئەو لینکە کلیک بکە بەرنامەی پێویست نییە ئەگەر گوگل کرۆمت هەبێت لەسەر کۆمپیوتەرەکە زۆر ئاسانە لەسەر مۆبیلی آیفۆن یاخود هەر مۆبیلێکی تر ئەو ئاپەی بەکاری هێنی بۆ بینینی ئەنتەرنێت ئەتوانی لینکەکە لەوێ کۆپی و پێیسکەی لەوێ بیکەیتەوە و ئەتوانی بێی بە مایکرۆفۆن و بە دەنگ و بە ڕنگ بەشداربی ئەگەر پێ بە ڕنگ بەشدار نەبی کامێرەکەت کوژێنەوە تەنها بە دەنگ بەشدار بە بەرحاڵ ئەم فرسەتە هەیە و ئاوڕیانی ژاگادارەکەمەوە بینەران ئەگەر کۆمنتیش ئەتوانن بە کۆمنت بەشدار بن ئەوێ بە کۆمنت بەشدار بن ئەوەش ئەتوانن بکەن کۆمنتەکان ڕاستەخۆ من لە ستودیۆی بینین و لەگەڵ بەشدارانە هەوڵدەین وەڵامیان بدەینەوە بیریشم ناچێت پێتان بڵێم ئەگەر لایکتان نەکردووە تا ئێستا بڵێن کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک بکەن و سەبسکرایبی بکەن و بە دۆست و ئاشنایانتانی بناسێنن ببوورە هۆگر فەرموو بڵێ من لەگەڵ ئەو ڕایەدام ینی کە هەموو شتێک بەوە نەبەستراوەتەوە ینی گەندەڵی خراپی سیستەمی سیاسی و ئیداری و ئابووری و مالی هەمووی بەو بڕیارەی دادگای باڵای فیدراالیەوە نەبەستراوەتەوە بە دەرهێنانی نەوتیشەوە بە تەنیا نەبەستراوەتەوە بەڵام لێرەدا شتێک هەیە ئێمە لە کوردستانی عێراقدا نزیکەی 70 ساڵە بزوتنەوەی سیاسیمان هەیە یعنی بەڕاستی من پێشتر لە بەرنمەیەکی تریشدا باسی ئەوم کردبوو کە ئێمە دەبێ مێژووی عێراق بەڕاستی دابشکەین بۆ چەند قۆناغێک ئەگەر لە ڕوانگەی کوردیشەوە تەماشایکەین مێژوویەکمان هەیە مێژووی عێراق پێش عەبدولکەریم قاسم لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تا عەبدولکەریم قاسم لەو مێژووەدا کورد بەشدارە لە بنیاتنانی دەوڵەتی عێراق لە حکوومەت و لە پەرلەمانی ئەو کاتی عێراقدا مەجلیسی ئاعیانە چیاوکاتە ناوەکەی لەوێدا بەشدارە لە بنیاتنانی سوپای عێراقدا ئەو پاشا کوردەکان گەنەڕاڵە کوردەکانی دەوڵەتی عوسمانی لە جێشی عێراقدا بەشدارن ینی پێکاتەی دەوڵەتی ئەو کاتەی عێراق کە ئینگلیز دروستی کردووە
لەسەر بنەمای ئەوەنیا هاوبەشی هەموو پێکهاتەکان تەمان ئەوە لە سەرودا ئەوە دروست کراوە دوای ئەوە قۆناغی عەبدولکەریم قاسم هەیە با بڵێن بەشی سەرەوەی بڵێن چینی سەرەوەی هەموو پێکهاتەکان مەبەستە ژنا خەڵکی فەقیر هەژار و زەحمەتێکی نەبووە لە دروستکردنەوە لە دژیە و دروستکراوە بڵێ سەیری کۆمەڵگای و کاتەی کوردستان و عێراقەکەی بەچێ گوتە ئەنی چێ نوێ نەرهاتی خەڵکی کردووە کۆمە ئاغا و ڕێز عەشیرەت و ئەوانە و ڕێی ئەوانە و قسەی ئەوانە قسەی هەموو خەڵک بووە ینی بەو شێوەیە ئین کراوە ئەنی ئاستی ناستی خوێندەواری خەڵکیش ئەوە بووەوە ئەوە نەبووە کە خەڵک بەشداری بکە مەبەستم لەوەیە کە ئەو کاتە هەموو بەشدار بوون لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا ئەو چەند ساڵێکی عەبدولکەریم قاسم لەسەر حکوم بوو تاوەکو ئێستاش تۆ هیچ سیاسێکی کورد نابینیەوە گلەیەکی لە عەبدولکەریم قاسم هەبێت ینی لە ماوەی ئەو چەند ساڵیدا دوای ئەوە هاتنی بەعسیەکان هەیە هەتاوەکو ڕوخانی سەدام ینی ئەوە سێ قۆناغی هەرێ دوایش قۆناغی دوای سەدامە کە دیسان لەسەر دەستی ڕۆژ ئاوا دیسان عێراق بنیاد دەنرێتەوە و هەموو پێکاتەکان تێدا بەشدار دەکرێنەوە مەبدەئی تەوافق لە عێراقدا جێگیر دەکرێت ینی تۆ سەیری کە ئێمە کە لە قۆناغی یەکەمی دروستکردنی عێراقەوە دێن نزیکەی دوای 80 ساڵ 90 ساڵ دەگەڕێینەوە هەمان قۆناغ لە دوای ڕوخانی سەدام ینی دەگەڕێینەوە هەمان قۆناغ ینی ئەو قۆناغی کە کورد لە هاتنی بەعسیەکاندا ڕۆڵی هەبوو بزوتنەوەی سیاسی کوردی هەڵگیرساندنی شەڕ ئەو کاتە لە بەرامبەر عەبدولکەریم قاسمەوە هاوکاریکردنی بەعسیەکان و یارمەتیدانی ئەوانەوە دوایەوە تێکەولەکەی کە لەگەڵ بەعسیەکان و ئەوانە کراوە تاوەکو هاتنی سەدام ئەو سەرکردایەتە سیاسی کورتیدا بەشدار بووە ئەو قۆناغەش خراپترین قۆناغی عێراق بووە بۆ هەموو خەڵکی عێراق و بە تایبەت بۆ کورد لەوێدا ئەنفال و کیمیا باران و ئەوە کراوە لێرەدا مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە ئێمە لە ناو واقعێکی سیاسی داین لە ناو چوارچێوەیەکی دەوڵەتی داین کە پێی دەگوترێ عێراق لە ڕێفراندۆمەکە دەرکەوت هیچ کەس پشتیوانی نەکرد ئەگەر بڵین ئەوەی کە على ئەساس بە ناوی سەر بەخۆیەوە کردیان بەڵام لە ئەساسدا ڕێفراندۆمەکە شتێکی تر بوو بەڵام هیچ پشتیوانیەکی نەبوو و ئەو شەرت و زروفەی کە ئێستا کورد لە عێراقدا جیابێتەوە لە ماوەی ئەو 70 ساڵەدا هیچ نەبووە و ئێستاش کە بڵین لە ماوەی کووردا یانیش بڵین کە باس لە ئەو ڕۆبکەین ئەو زەمینەیە نییە بەڵام 10 ساڵی تر چ دەبێت دنیا چی لێ دێت جوگرافیای سیاسی منتیقەکە چی لێ دێت ئەوە شتێکی ترە بەڵام تۆ دەبێت سیاست بە گوێرەی ئەو شەرت و زروفە بیکەی کە ئێستا تێیدای و ئەگەر استراتیژت هەبێ بۆ داهاتوش ئەوە هەدەفی ترت هەیە ئەوە تۆ ئەو هەدەفانە لە دوورمەودادا کاری لەسەر دەکەیت بەڵام بە گوێرەی شەرت و زروفی ئێستا ئێمە بەشێکین لە دەوڵەتی عێراق وەکو هەرێمی کوردستان لە دوای ڕوخانی سەدامەوە لە بنیاتنانەوەی عێراقدا شەرت و زروفەکە وا بوو کە کورد ڕۆڵێکی زۆری هەبوو ئەو حیزبە کوردیانە ڕۆڵێکی زۆریان پێدرا ینی ئەو سیستەمە فیدراڵی کە لە عێراقدا جێگیر کرا ینی بەس هەرێمی کوردستان تێیدا هەرێمێکی فیدراڵە ئیمتیازاتی زۆری هەبوون هەر ئەو بڕیارەوە 11 ساڵە دەبووە ئەو بڕیارە درابە ئێستا ئەو بڕیارە دەدرێت ینی شەرت و زروفێکی تایبەت هەبووە وەکو دەوڵەتێک بوو لە ناو دەوڵەتێکدا هیچ سەرۆکی هیچ دەوڵەتێک ئەگە هات بە بەغدا نەبووە نێتە هەولێریش سەفیرەکان ئەوەندەی کە لە هەولێر بوون ئەوەندە لە بەغدا نەبوون ینی بە کۆمەڵێکی هەم ئیمتیازاتی سیاسی دیپلۆماسی حتا عسکەری و ئابووریش ئەو ئیمتیازاتانە بە هەرێمی کوردستان درابوو ئێستا شەرت و زروفەکە وردە ئاسایی دەبێتەوە ئەو
وەکو گۆمێکی شلەقا و ئیتر وردە ئەنیشێت شتەکان لە جێ خۆیان دەنیشنەوە. ئیتر ئێستا ئەو بڕیارانە بەو شێوەیە دەدرێن. ئەو بڕیارە ئێوە باسی ئەوەتان کرد کە ئەو بڕیارە سیاسیە هەر خۆی لە خۆیدا ئەو محکەمەیە کاکیوە بۆ خۆی قانونیە بڕیارەکانی ئەو محکەمەیە بۆ خۆی ڕەهەندی سیاسیان هەیە. ئەگەرنا 11 ساڵە ئەوە بە ئیتیفاق لەگەڵ ئەو حیزبانەدا ئەو بڕیارە هەر دواخراوە تاوەکو ئێستا ناکۆکیە سیاسیەکان ڕەهەندە استراتیژیەکانی ئەو مەسەلەی نەوت و غازە گەیشتە قۆناغێک کە ئیتر مساومەی تێدا ناکرێت سازشی تێدا ناکرێت و دەبێت یەکلایی بکرێتەوە. یعنی من نامەوێت بێ من ناو مەسەلەی قانونی چونکە من قانونی نیم، بەڵام هەر بەپێی مادەی 12 بەندی دووەمی بەشی دووەمی کاکیوە لێمە باشتر دەزانێ دەڵێ حکوومەتی ئیتیحادی و ئیقلیمەکان یعنی مەحافەزەکان بەیەکەوە ئەوە نیە ڕسمی سیاسەتی استراتیجی دەکەن، ینی بەیەکەوە ئەوەی کە لە هەرێمدا کراوە بەیەکەوەی نییە لەگەڵ حکوومەتی عێراقدا. ئەنی ئەگەر تەنیا سەیری بەندی یەکەمی ئەو مادەیە بکەین ڕاستە باس لە دەرهێنانی نەوتەکە دەکە، بەڵام لە بەندی دووەمدا باس لە بەرەو پێشبردن و ئەوە نیە تەطویر ثروة النفط والغاز، یعنی لەوێدا بەگوێرە ئەو مادەیە ئەو بڕیارە پێم وایە لایەنی قانونیشی جێگیرە، ینی بەڵام بەگشتی ئەو بڕیارانە ڕەهەندی سیاسیان هەیە، ینی ئەوە ئینسان ناتوانێت ئینکاریەوە بکە. مەسەلەی ئەوەی بربەستکردنی هۆشیار زێباری، ئەوە دیسان ڕەتکردنەوەی ئەو ڕێبەر ئەحمەد، ئەوانە هەمووی ئەوە نییە بڕیاری سیاسین، بەڵام وەک کاکیواوتی فۆرمی قانونیان پێدەدرێت و ئەو مەجالە قانونیەش هەیە، ئەو لاوازیانە هەن و ئەو خەتانە هەن کە بتوانی بچێەوە سەر مەسەلە قانونیەکان و لەوێدا ئەو بڕیارە سیاسیانە لەوێدا یەکلا دەکرێنەوە. ئەزانی من باسی جاریشتر هاتیتەوە سەر دەستورەکە، من پێم خۆشە ئەوە بڵێم، ینی باسی دەستور بۆ خۆی دەستور هەر سیاسەتە هۆگر، یعنی دەستور لە سیاست بەدرنێ، دەستور سیاسەتێکی دیاری کراوە، مەبادیئێکی مەسەلەن دەستوری سەرچاوە لە تەوازن یاخود هاوسەنگی هێزێکی سیاسی دیاریکراوە و ئایدۆلۆژی دیاریکراوە لە قۆناغێکی دیاریکراوە سەرچاوە ئەگرێ. خۆ شتێک نییە لە ئاسمانەوە دابەزیوە، مەسەلەن قورئانی بێ هات بێتە خوارەوە یان نەسێکی ئەوانە بێ. بەڵام ئەم دەستوری کە لە عێراقا لەلایەک دەڵێ هیچ یاسایەک نابێت دەرکرێت لەگەڵ شریعەتی ئیسلامە منافی بێ، لەو لاواڵێ نابێت لەگەڵ هی نامنافی بێ، لەگەڵ پایەکانی مافی مرۆڤ. ئەختی ئەم دوانە بیخەرە ناو مەنجەڵێکەوە بێت. شەماڵ لێرە ئەمە ینی بمبرە لێرەینەکەم بە تەسەووری من ڕێک ئەمە چییە؟ ئەمە ئەگەر ئێمە خۆمان بە دوور بگرین لە دیدێکی میکانیکیانە لە ڕاستیە بۆ دەستور، ئەمە بۆ بڵانسی هێزە، یعنی بڵانسی هێز لە ڕاستیە چۆن بوو بەم حاڵەتە یەکلایە بێتەوە. پرسیارێکی تر من لێرە لە ڕاستیە من بە وتارێکی کورت شتێکم نووسی، ئەوەی ڕوودەدا یعنی پەیوەندی بە ناوەخۆی هەرێمی کوردستانەوەی یان پەیوەندی بە دەرەوە هەیە. من ئەگەر زنجیرەی ڕووداوەکانی یاریمی کوردستان بەیەکەوە گرێ بدەین و لە یەک زاویەوە تەماشای نەکەین، من پێم وایە بە ئاسانی لەو حە گەورەکە ئەبینین. هەرێمی کوردستان بەداخەوە من نەیبینم ئەم قسەیەکەم، ئەمە هیچ با بڵێن شەرعیەتی ملی دەسەڵات لە کوردستانە لە بەردەم پرسیارێکی گەورەدایە، یعنی بەپێی لە ڕاستیە بەپێی ئەو ئیسیفتا و بەپێ نسبەی هەڵبژاردن و بەپێی داتا من قسە ئەەکەم، نەگەوەی کە من ڕەچەتەیەکم پێبووی و حەز بکەم لە ڕاستیە. ئەمە یەک. خاڵی دووەم، هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە دەگەڕێتەوە مڕەبعی یعنی کۆی ئەزمونونەکە بۆی دەسەڵاتی پارتیوێکێتیەوە گەڕاوەتەوە چوارگوشەی یەکەم مڕەبعی ئەوەل. ئەوەی پەیوەندیەوەی کاکۆگر باسی کرد لە مەسلەی بە تەسەوری من شکست لە ڕیفراندۆم
پەیوەندی من زۆر دیدی با بڵێن دیدی پراکتیکانە لە ڕاستی بۆ سیاست بە گونجاو نازانم من دێزار دیدی یان مامەڵەی پراکتیکیانە لە سیاستدا لە ڕاستیە زۆر جار مامەڵەیەکی محافزکار و ڕاستڕەوانە دەرەچێ زۆر جار لە زۆر معادلەیە تۆ لە ڕێگای ئێمە دەبێ واقع بخوێنینەوە لە ڕاستیە من لەگەڵەوە واقع بین بەڵام ئێمە واقع دەخوێنینەوە بۆی دەستکاری واقع بکەین یان تەسلیمی واقع بین ئەمانە یعنی لە ڕاستیە معادلی ترن هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو پێش ڕیفراندۆمە لە ڕاستیە لە مەلەفی مامەڵەکردن لەگەڵ خودی نەوتە بۆ مەسەلەی گەشە پێدانە ئەم با بڵێن کەمینە ئۆلیگاریشیە تووشی شکست دێ لە مەسەلەی مافە ئابووری کۆمەڵایەتیەکانە هەرێمی کوردستان نسبەی هەژاری و بێکاری ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە لە مەسەلەی ماف و ئازادیەکانە کارگەویشتە ئێستا لە کوردستانە زیندانیەکانی کوردستانە بیرروڕای ئازاد خەڵک کچێتە زیندانەکانی کوردستان گەیشتە ئەم دۆخە خاڵی سێەم تەواو لە مەسلەی بابەتی ڕفراندۆمە بە هەمان شێوە گەڕینەوە شکستێکی تر دوجار ئێستا ئێمە هەرێمی کوردستان من لە ڕاستیە وا سەریەکەم ئەویش ئەوێ زۆر جار کە قەیران ڕوبەڕووی با بڵێن دەوڵەتان دەبێتەوە یان ئەزمموی هێزێکی سیاسی کە لە دەسەڵاتە ڕوبەڕوویە بێتەوە لەم حاڵەتەیە ئەگەر مامەڵەیەکی دروست بکرێ و گۆڕانکاری ڕێشەی بکرێ تۆ دەرباز دەبێت لە قەیرانە نموزەجی دوم ئەوەیە تو گۆڕانکاری ناکەیت بە عقلێتی ئەمنی چارەسەریەکەیت تۆ چەق بەسوود دەبی ئەمە کەڵەکە دەکاتن هەرێمی ئەم سوڵتەیە لە کوردستان بەرەو بارودۆخێکی خراپەڕوا لە ڕاستی ئێستا ئەم بەیاننامەی ئەمڕۆ چوار سەرۆکاتیەکە دەریان کردووە خەڵکی کوردستان لە پشتینێ لە ڕاستیە لا من هێزی گەورەترین هێزی کوردستان هێزی خەڵکی کوردستانەوەیە ئەوەی شەماڵوتی خەڵک ئێستا پرسیارەکە ئەوەیە ئێمە نابێت لۆمەی خەڵک بکەین بۆ ئەم بڕیاری پێخۆشە لە ڕاستی ئەمە نەتیجەیە و خاڵی سێم ئەوەیە لە ئێمەمانانی چەپە ئێستا لە ڕاستیە ئەمە گەیشتو بەبەربەست وەزعی کوردستان دوو ڕۆژی تر ڕەنگە وەکو ئۆکرانیا دەبیدا بنیشین ئێمە بەرنامە دەکەین ئەمە بابلێن ڕژێمی عێراق بە تانک و بەزری پۆشت بۆ بڕیاری دەستوریشی بەدەستەوە لە ڕاستی وە کۆمەلگای نێودەوڵەتیش احترامی ئەو بڕیارە دەگرێت و ڕەنگە مەسلحەتیشی تیابێ هەرێمی کوردستانەکە ئەچینە سەر لێکەوتەکانی هیوا ئەلێرا من ڕادەگرم ئەچینە سەر لێکەوتەکانی ئەم بڕیارە پێم وا بهینە لێرە کۆمنتی هاوڕێک هاتووە هەموو جارە من لەم کۆمنت خوێنانەوەی دواکۆم حەز ناکەمیت دواکۆم مەر یەکسەر کۆمنتەکان هات یەکسەری خوێنمەوە ئەڵێ دەستان خۆش کورد لە هیچ ئان و زمانێکدا نەیتوانێت سیاست و تاکتیک و استراتیژ بۆ داهات و دابڕێژێت هەمیشە کڵاو نراوەتە بانسەری بەرحال باسی کورد نییە باسی چینی باڵادەستی کووردە من لەگەڵ ئەگەر بەوەی عتیبارە بڵێ ڕاستە قوبوڵمە بەڵام چینی باڵادەستی کوردیش حقەتەکەی ئەوەیە ینی چینە باڵادەستەکان هەمویان لە کوردستانەوە تا ئەمریکا دوژمنی هەر هەمویانم لە دژی هەر هەمویانم بەڵام چینی باڵادەستی کورد جۆرێک مەلول و داماوە ینی کەوتۆتە بینی کەوتۆتە بینی دەبەرداشەوە دواکەوتووە کۆنە پەرستە قاچی لە مێژووە لە هەموو گەناوەکانی مێژوات چەقی و ئەوانە ناتوانێت بچێتە پێشەوە تر لەبەرەوە کڵاو نەراوەتە سەری ئیتر وڵعەکەی ئاوایە ینی تۆ لە کوردستانە مەسەرەن لە کوردستانە لە بینی چوار دەوڵەتە دابەشکراویت و ئەمانە ینی ئەگەر مەسەرەن هێزی چەکدارت هەیە ئەگەر ئیش بۆ دەوڵەتەکانی ناوچەکە نەکەی لە چوە ئەرزاق پیاکەی لە چوە نانەوەی جوغرافیایەک لە بەرامبەر ئەم چینی باڵا دەستەیە هێمە بێ و ڕاستیانە بناسی باسیەوە نیە پاساویان بۆ بێن ڕوونتر پرسیارێکەکەم ئەگەر ویستە مناقەشت بکەین ئێستا ئەزمونێک لە ڕۆژئاوای کوردستانە هەیە ئەم ئەزمونە بە تێکۆشانی با بڵێن هێزە چەپەکان لە ڕۆژئاوای کوردستان و خەڵکی زەحمەتکێکی کوردستان جێبەجێ بووە و بەشێک لەو ئەزمونە ئێستا نەوت با بڵێن مامەڵە بە نەوتەکاتن حکوومەتی سووریا ئێستا لەم بارودۆخە بڵێ بەپێی دەستوری سووریا نەوت سەروەتێکی نیشتیمانیە بۆ هیچ کەسێک نیە مامەڵی پێ بکاتن تانک و زریپۆز بێنێتە سەر ڕۆژئاوای کوردستان هەڵوێستی ئێمەمانان چییە بێ حتمما باسیەکەین آخر ویستە ئەزانم ئەو پرسیارە زۆر پرسیارێکی وەجیە هیوا من قسەی لەسەرەکەم بەڵام ڕێگەم بە من جوابی ئەو بەسای لە دەستوریانە بدەمەوە کە هۆگر باسی کرد ئەزانین چۆن ئەمە دەستورەکەمان لەبەر دەستایە من ئێستا تۆزێک پێش ئێستا دەرمێنا مادەی 115ەکەی ئاواڵێ كل ما لم ينص عليه في الاختصاصات الحصرية للسلطات الاتحادية يكون من صلاحية الأقاليم والمحافظات غير المنتظمة في الإقليم والصلاحيات الأخرى المشتركة بين الحكومة الاتحادية والإقليم تكون
الأولوية فيها لقانون الأقاليم والمحافظات غير المنتظمة في الإقليم في حالة الخلاف بينهما. يعني شيء أما هەرچیەکە دەسام اختصاصاتە حەسرەکانی سوڵتەی اتحادیە باسی نەکراوە لە سەڵاحیاتی هەرێم و محافظاتەکان ئەو لە سیاقێک هاتووە لە مادەی چەنە لە مادەی 115 دەستورایە مادەی 115 دەستور. الصلاحيات الأخرى المشتركة بين الحكومة الاتحادية والأقاليم تكون الأولوية فيها لقانون الأقاليم أو صلاحيتان كمشتركة صلاحياتي مشتركة لبين حكومة اتحادية وإقليم. يعني حتى أجر صلاحيتي نوت غاز مشتركة لبين حكومة اتحادية وإقليم تكون الأولوية فيها أولوية بوشية يكم شتشيلية لقانون الأقاليم والمحافظات غير المنتظمة في إقليم في حالة الخلاف بينهم. أجر ناكوشيك لبين ياساكاني هريمو ياساكاني مركزها هبو حق بشيء حق بأقاليمه. أما الدستور نسراو مادة 115 باشا أمريكا صلاحيات مشتركة شيء إدارة الجمارك تنظيم مصادر الطاقة الكهربائية رسم سياسة البيئة رسم سياسات التنمية والتخطيط العام رسم السياسات الصحية العامة رسم السياسة التعليمية والتربية رسم سياسة الموارد المائية الداخلية وتنظيمها بما يضمن توزيعا عادلا لها باسي أما صلاحياتي مشتركة صلاحياتي حصرية صلاحياتي حصري أماني خواروية رسم السياسة الخارجية وضع سياسة الأمن الوطني رسم السياسة المالية تنظيم الأمور المقاييس والمكاييل والأوزان تنظيم أمور الجنسية تنظيم سياسة الترددات البثية والبريد وضع مشروع الموازنة العامة الاستثمارية تخطيط السياسات متعلقة بمصادر المياه من خارج العراق وضمان مناسيب تدفق المياه طبعا أو أوانيك لدرودين الإحصاء وتعداد العام للسكان يقدا نشي باسي نوتو غازي تانية. يعني أم دستورا ببلاج آوان نهون راوتو هلا أما زانيتشان بو يشتي بو بارتي 100 مليون دولار تيشوا 100 مليون دولار لسر من كوتوا أو بو بارتينا بو إيما بو كردستان بو نوتي هرمي كردستان. يعني بزو بار برتيلي كدراوا بو كسيار متيان با أمشت آوا ترتيب كان أواني تيشوا لبرو باسي أويكا أو دستورينيا إما أنتواني أما تشن صالة أما سليان مطرح كردها نيان كردوا موضوع كم مربوطة بو كمنيش بيام وايا هيواش باسي كرد مربوطة بم صراعاتهم الملانية كإسلام فترة هاتو تكايا ولا سر موضوعي غاز مربوطة بو كغاز ككردستان كوتو تسر خريطي غازي دنيا أما حقيقتها كغازي طبيعي زور هي أو 2 مليار وشتيش أنا بدانا غاز هر بخيالش أنا لبروي أو مصدر غاز يعني كلا أو سرچاوە غاز سروشتێکە لە کوردستانە هەیە زۆر لەوە زیاترە پەیوەندی بە ڕەبتی بە ئێرانەوە هەیە بە حکوومەتی مەرکەزیەوە بەو سراعەوە هەیە و ئێستاش بەڕاستی منەوەش بڵێم ئێستاش کە ئەم شەو ئەم بڕیاری چوار سەرکردایەتیە دەرچووە لە کوردستان ئەگەرچی بڕیارێکی زۆر زەعیفە پەیوەندی بەو هینەوە هەیە بەو ناسەرکەوتنیەوە هەیە تا ئێستا کە رووسیا هینەکە رووسیا سەرکەوتە لە ئۆکرانیا ئین کردایەوەمانان بڕیارە دەرناچوو پارتیش تەسلیمێ بوو باشە بەڵام من پێم وایە ئێستا پارتی و دەوروبەرەکەی خەریکە جۆرێک ئومێدیان بۆ گەڕێتەوەوانە کە لەوانەیە رووسیا و کولی بەرەی رووسیا شکست بێنێ لەم مەوزوعەیە واوان دووبارە هینان بێتەوە بەهەرحاڵ بچینە سەر ئاکامەکانی هۆگر من پێم خۆشە وەختمان زۆر گرت و ئەوانە حەقی تۆشمان خوارد تۆ میوانە بێ هینی تایبەتی بۆ بکەین بەس هەر حەق دەخۆی نازانم ئیتر ئاوایە زۆر قساخین بەدەست قۆمانی داوای حەق دەکەن و حەقی خەڵکە خۆن هەقە بێمان لای خۆتان ڕۆژێ تۆڵە لێ بکەرەوە ئەزانی چۆنە منیش کە بانگی کردم ئەو لای خۆیان نەتوانێت وەڵام لێ بکاتەوە گرکەی ناکە بەڵام هۆگەر ئەزانی چۆن منم جارە تەداخل ناکەم هەتاکو قسەکانی خۆت تەواوەکە من پێم خۆشە پێم بڵێ ئاکامەکانی ئەمە لەو ناحیەوە کە ئەتوانێ کۆمەک بکە بەوەی کە خەڵکی کوردستان لە مۆزێتە ڕزگار بێ چۆنیە ئەو میکانیزمە چییە کە ئەتوانێ وا بکە ئەم بڕیارەکە دەسەڵاتی مەرکەز دەری کردووە ببێ بەهۆی ئەوەی کە وەزئی ئێمە تۆزێ باشترکە دەستی ئێمە تۆزێ شلترکە باسکی هێزی جەماوەر لە بەرامبەر پارتیا تۆزێ بەهێزتر کات و ئەوانە چۆنی ئەماتوانێ بکە بەر لەوەی وەڵامی و پرسیارە بیتەوە و بچیتە سەری من پێم خۆشە دووبارە داوا لە بینەرانەکەم ئەگەر کەسێک پێی خۆشە بێتە پێشەوە من لیکەکەم داناوە
ئەکرێ بەو لینکە بێنە ناو ستۆدیۆ و فرسەتان پێ بدرێ قسەی خۆتان بکەن بە ڤیددیۆ یا بە دەنگ یا بە هەردووچی بەشداری بکەن لەمەیە. ئەم کۆمنتەش هاتووە ئەڵێ هاوڕێ پێویستە مامەڵە لە بیکردنی نەوتی گازی کوردستان بخرێتە چوارشێوەی مامەڵە پێکردنی ئیستفتای شعبی ڕای خەڵک وەربژیرێت نەوەک دەسەڵاتەکان بۆ بەرژەوەندەکانیان بەکاری هەتا ئێستا میلەت خێری لێ نەبینیەوە بۆیە دەبێت بۆ بژانەوەی سەرخان ژێرخانی وڵات بێت نەوت گاز مڵکی گروپ و حیزب ئۆلیگارشیەکان نییە مڵکیە کە دەبێت بۆ گەل بێت بەش بە حاڵی خۆم ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتێک بێتە سەرکار لە کوردستان و لە عێراقا کە من بتوانم هیچ ڕێیەکەم تایە هەبێ یەکەمین ڕئیم بۆ وابێ لە ماوەی 20 ساڵە ئینتاجی نەوت و غاز لە عێراق و لە کوردستانە قەتع بێ ئەساسەن ئەم ئینتاجی نەوت و غازە ئەبێ بڕوات و شتێکی تر بێگە جێگەی بگرێتەوە هزار سەرۆت و سامانی پاک و تەمیزی تر هەیە هۆگەر من فرسە دەیەم بە تۆ فەرمی بڵێ ئەزانین چۆنە مەسەلەی کاکیوان لە شوێنێک باسی کرد لە دوای ئەوەی کە نەوت و غازی کوردستان بەرهەم هاتووە ینی دەستیان بەسەرداگرتووە لە 2000 چەند بوو 12 بوو دەستی پێکردو لە 2014 ئەوە بوو کێشە دروست بوو و بوو جێ بڕە ینی ئەوە دەرەنجامی ئەو مامەڵەکردن بوو بە نەوت و غازەوە کە حکوومەتی عێراق بۆ جێ بڕی ئێستا سادەترین ئەگەر سادەترین شت لەسەر دەرەنجامەکانی بڵین ئەوەیە کە بەلایانی کەمەوە ئەگەر وەکو پێش دەرکردنی نەوت و غازی لێبێتەوە وەزئی ئابووری خەڵک باشتر دەبێت کە بەلایانی کەمەوە بوجە لە بەغداوە بە بوجەی خەڵک بێتە و کاتە پارەیەکی دیاری کراوە دیارە و دەبێ خەڵک دەزانێ و چۆن دەبێت سەر بکرێ ئەمە دەزانین لە سەرەتاوە کە لە دوای ڕوخانی سەدام کە پارەیەکی زۆر دەهات بۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتێک کە گۆڕان چۆن ناو پەرلەمان کەس نەیدەزانی چەند پارە دێت ئەو کاتێک کە گۆڕان چووی تر شتەکان ئاشکرا بوون خۆی یەکێک لە باشیەکانی گۆڕان ئەوە بوو بەڵام خۆی بەرهەمهێنانی نەوت کە ئەو هەموو نەهامەتی بۆ خەڵک هێناوە کە بوجە بڕاوەوە هیچ داهاتەکەی دیار نییە بۆ خەڵک نییە ئەوە شتێکی زۆر ڕوون و ئاشکرایە ینی تۆ لە وڵاتێکدا ڕۆژانە 700,000 بەرمیل ئەوەی کە بەڕسمی دەفرۆشێ وابزەم ئەوەی کە دەری دەخەن نزیکەی 500 بۆ 600,000 بەرمیلە بێ لەوەی کە بە قاچاق دەفرۆشێ بێ لەوەی کە دەدرێ بە پاڵاوگەکان ئەو هەموو نەوتە دەفرۆشێن بە گشتی نزیکی 700,000 بەلایانی کەمەوە 700,000 بەرمیلە دەفرۆشێ کەس نازانێت ئەو داهاتە چی لێدێ بۆ کوێ دەڕوە ینی ئەوە بەلایانی کەمەوە ئەوە ساف دەبێت ئەوە نامێنێ ئێمە بڵێن لە عێراقدا گەندەڵی قسەکەی خۆتی بیر نەچێتەوە لە بەسرە ئێستا بە قاچاقنەوە دەرنایێ و نافرۆشتێ دەفرۆشێ لەوێش دەفرۆشێ ینی ئەزانین چۆنێ لە هەمووی ئەوە ئەکرێ بەڵام بەلایانی کەمەوە کاکە ئەوەی کە ئەو بەرهەمە بگەڕێتەوە بەلایانی کەمەوە نەوتەکە ینی داهاتی خەڵکی کوردستان بوجەکەی بۆ دێت ینی لە ڕووی ئابووریەوە ژیانی بەلایانی کەم دەگەڕێتەوە پێش 2014 ینی تۆ خەڵکیش ئێستا وای لێ هاتووە لە بئیشیدا کوردستان بەجێ دێڵێ ئەو هەموو گەنجە لە ئاوەکاندا دەخنکێن بڵێم ئەوە ڕادەوەستێەوە هەڕاناوەستێ بەڵام کەمتر دەبێتەوە و بینیشمان لە دوای ڕوخانی سەدام کۆچی پێچەوانە دروست بوو خەڵک زۆر لە ئەوروپاوە گەڕاوە چوو ویستی لە کوردستان بژیە نێگە وەزی ئابووری لەوێ باش بێ خەڵک لەوانەیە بگەڕێتەوە لە وڵاتی خۆی بژێت ئەوە لەوانە یەکێک لە دەرەنجامەکانی بێ بەڵام ئەو مانای ئەوە نییە کە بڵێم کە هەموو شتێک باش دەبێت و مانای ئەوە نییە کە بەرهەمێنانی نەوت لە دەست ئەوان دەرچوو یەکێتی و پارتی شەریکاتێک هەنیان لە ناو بەشی نەوتدا کۆمپانیای کارە ستێرک گروپە نازام قەیوانە نۆکانە ئەوانە لە بواری نەوتدا پشکیان نابێت ینی بۆ بەرهێنانیان نابێت لەوێدا قازانج ناکەن ئەوان قازانجی خۆیان هەر دەکەن
بەڵام ئەوەی کە بۆ خەڵک گرینگە ئەنیەوە تەنیا لە ئاسی ئەوەی خەڵکدا دەڵم ژیانی لە ڕووی ئابوووریەوە دەگەڕێتەوە اینجا لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی سیاسیشەوە کاکە زۆر گرینگە ینی تۆ ئێسامە لە کوردستاندا دەبینی ئەو دەسەڵاتەوە بە تایبەت دەسەڵاتی پارتی کە بە هاوکاری یەکێتی بەهۆی ئەو پارەی نەوت و غاز کە بە تایبەت نەوت ئێستا کە دەستیان دەکەوێ خەریکن دەسەڵاتێکی بنەماڵەی لە حیزبەوە دەیگوازنەوە بۆ سەر هەموو خەڵکی کوردستان خەڵک دەکڕن حیزبەکان سەرکوت دەکەن ئەوە خەڵکی بادینان کە ناڕەزایەتیەکان گەیشتە ئەوێش کەسێک لەوێ قسەی بکات دەگیرێت و دەخرێتە زیندانەوە یعنی ئەوانە هەمووی دەرەنجامی ئەگەر هەمووشی نەبێ بەڵام زیاتر قایمکردنی پێگەی خوانە بەهۆی داهاتی نەوتەوە اینجا وەک لە وەڵامی پرسیاری پێشوو کە هەواوم کرد ئاسیەوەم کرد کە ئێمە لە عێراق باشە ئەو شەرت و زروفەی ئێستا کە کوردستانی عێراق تێدایە ئەوەیە کە بەشێکە لە عێراق کەواتە چەندە ئەو شێواویە ئەوە نیە ئەو ئاڵۆزی و بێ سەروبەریە لە عێراقدا هەبێ ئەوەندە تەسیری لە کوردستانی شەیە بۆ خۆی فرۆشتنی نەوتی کوردستان لەلایەن چەند بنەماڵەیەکەوە ئەو بۆ خۆی بەشێکە لەو بێسەروبەری عێراق ئەو قوڵتری دەکاتەوە ئەو زیاتر کێشەی تائیفی و قەومی قوڵتر دەکاتەوە ئەوانە ئەو مەسەلانە قوڵتر دەکەنەوە یعنی دەبێت کار لەسەر ئەوە بکرێت کاک شەماڵ بەڕای من ینی دەسەڵاتی ئەو گروپە میلیشیانە هەم لە ناو کوردستان هەم لە خوارو دەبێت کار لەسەر ئەوە بکرێت ینی دەسەڵاتی ئابووری و سیاسیان کەم بکرێتەوە دەرهێنانی مەلەفی نەوت و غاز لە دەست ئەوانە و گێڕانەوەی بۆ مەرکەز ئەوە یەکێک لەو هەنگاوانەیە بەلایانی کەم لە عێراقدا یەک شتەیە لە عێراقدا منافەسەکان خۆی لە عێراقدا دیموکراسی نییە لەوێژدا دیموکراسی نیە و گەندەڵی ئەو هەیە بەڵام ئەگەر تۆ سیرکی لە پەرلەمانی عێراقدا مەسەن مناقەشەکان باشترن لەوێدا مەسەن دەستەی نەزاهە باشتر کار دەکەن محکەمەکان باشتر کار دەکەن ئەو مەسەلە چییە؟ مەسەلە بوونی منافەسەکان لەوێدا زیاترن منافەسەکان لەوێدا کراوەترن من هاوکاریەکەی دوو خڵکێک مداخلێک بکەم لێرەکە کۆگر ئەگەر چکە لە ڕاستی من وامدا نبوو سەعات دەتەواوە بینواتە 6 دقەیتر بۆیە بمبوری دەتوانی بمبڕی دواتر بە یارمەتی شەماڵ لێرە باشە فەرمو بە تەسەووری من لە بارودۆخی ئەمڕۆدا دەبێت پرسیارێک لە خۆمان بکەین ئەویش ئەوەیە ئەرچی هێزە چەپ و ئازادی خوازەکان لە کوردستانەوە بارودۆخێکە چیەکە لە هەموو ڕوویەکەوە ئێمە ڕوبەڕی شکست دەبێنەوە لەم مەرحەلەی ئێستایە بە پلەی یەکەم خاڵ یەکەم من پێما دەبی گوتارێکە بێ بۆ پاراستنی ئەزمموی کوردستان و فراوانکردنی زیاتری دەسەڵاتەکەی وەکو مافێک کە پەیوەندی بە تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی گەلی کوردستانەوەیە وەکو یعنی ئەمە دیوێکیان دیوی دووەمی لە ڕاستیە بریتە کە چۆن ئێمە مەلەفی نەود لە دەست کەمینەیەکی ئۆلیگاریشی دەربهێنین بیدەینەوە خەڵکی کوردستان بەداخەوە ئێستا لە ڕاستیە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی گەورە بۆ ئەم بابەتە ئامادەیە بەس لە ڕاتیە قیادەیەکی چەپ و ئازادی خوازی نییە لە دەروی گوتاری پۆپۆلیسی بتوانێت ئیداری ئەم دۆخە بکە ئەگەر وانەکە من پێما تووشی هەڵەی کوشندەتر دەبین و من لەگەڵ ئەو پەڕی تەمان کاکۆگر ئەمە ڕای خۆیەتی من پێم وە ئەگەر وابێ دەبێت کاکۆگر بڵێ کاکە بە برادرانی بەغاوە بێن گومرگەکانیش ئیدارە بکەن و بێن موچەشمان بدەنێ لە بەرەوەی لە پارەی کوردستان لە دەستێکی ئامان نییە من خۆم لە ڕاستیە لەم چەند ساڵی ڕابردوو زۆر چوومەتە بەغا زۆر چوومەتە شارەکانی تر بەداخەوە وەزعی بەغا لە ڕووی یعنی ئێمە ڕەخنەمان لە کوردستانەیە لە ڕووی فەسادەوە لە ڕووی پێشکەوتنی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەسەڵاتێکی ئۆلیگاریشیەوە ئەگە کوردستان جارێ خراپێ لە بەغا 2 جار خراپە یعنی لە ڕاستیە ڕێژەی ئەم داتانەی کە خودی وەزارەتی تەختید ئەگەر کاکۆگر و ینی هەر کەسێک بێ بگەرێتەوە ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراقا لە هەندێک پارێزگا گەیشتۆ 150 130
ئێستا مەسلەی تەزەخم لە تازەترین راپۆرت باسیەوە دەکا کە ئەو ینی قەیرانە ئابوووریە چ دەرهاوێشتێکی تری لە باردۆخی عێراقا هەیە شەما ڕەنگە ڕفیقێکمانەیە ناوی ئەحمەد شاهینە لە هەولێر لە چەند ڕۆژی ڕابردوو چوومە باخچێکی هەیە لە دەوروبەری هەولێر سەردانی باخچەکەیم کرد سیرێکم کۆمەڵی خەڵکی راپەڕینی تشرین ئەوەی ئۆکتۆبەر لە باخچەکەی ئەوەن وتم ئەو ڕەحمەت چییە؟ وتی ئەوە هەموو ئەوانن کە لە ناو خۆپشاندانەکان بوون ئێستا هەڕەشەی گەوریان لەبەر لەسەر من دەیان پارێزم و من ئاگدارە منەزەماتی دووەلی کۆمەڵێک شەڵتەری کردوتەوە بۆ ئەوانە یعنی لە ڕاستی ئەم دیدا من پێم وایە من لەگەڵ ئەم دیدە نیم لە ڕاستی نامی جۆلێمە بەس لانی کەم جابی ئەو بەرەوەڵەن معاشەیەڵەن معاژەی دێ لە جنوب لانی کەم موچەکە بەردەوامە وایە لە ڕاستیە ئەخر ئێمە پرسیارە ئەوەیە ئەگەر موچە بەردەوام بێ بەڵام ئەوەی پێدەوتری ئەو تەزەخومەی ئێستا کە قووەی کڕینی با بڵێن آخر راپۆرت ئەمڕۆ وەزارەتی تەختی بڵاوی کردوتەوە بە هینە اقتصادیەکە کە هینی شتکردین دا ئەبەزێ بەڵام نرخی کەلوپەل بەرزە بێتەوە لە بەرامبەرەوە ڕێژەی بێکاری و هەژاری لە ناوچەکانی تری عێراق ئێستا بۆ نمونە لێشاوێکی زۆری عێراق دێ لە شارەکانی کوردستان بە دوای ئیشە ئاگەڕێ ئەمە مەسەلام ئەمە یعنی فترەیەک بوو تەبعاً ئەمە فترەیەک بوو دامەزراندنیان کردەوە و هەندێک لیوا ئێستا هەندی شتر لیوا دانێ دابمەزرێنن هەندێک لە خەڵک چوو بەڵام لە چاو عێراق ئەمە ڕێژەی سەدا چەنە ئەمە ناکاتە ڕێژەی سەدا بیستی خەڵک کە هەری کاری بۆ دابین کرابێ یعنی مەبەستم لە ڕاستیە ئێمە هەندێک بەراورد دەکەین لە چوارچێوەی بازنەیەکی بچووکە ئێمە ئەو بەراوردکاریە دەکەین ئەگەر قەزیە مەسلەی پێشکەوتن و مەسلەی ئێستا بۆ منە من داوای ئەوە دەکەین دادگایشی مختص دروست بێ بە مەسلەی دەستور بە پێی مادەی 95 جاگاڵە نەمن لە دەستوری عێراقا دابین کراوە ئەو دەستوری کە پێش ئێستا کاکۆگر پێی وابوو بە بەراورد وڵاتانی دەوروبەر وتی ئیجابیە بەم پێی ئەم دەستورە دەبێ شارەزانی فەقهی ئیسلامی چەند کەسێک ببنە ئەندامی ئەم دادگایە هەر شتێک بە پێی شریعەتی ئیسلام فلتری شریعەتی ئیسلامە نەڕوە ئەو تەکرێ شریعەتی ئیسلام ئێمە دەزانین شریعەتی ئیسلام چ شریعەتێکە شریعەتی هەموو دیانەکان ئێمە باز ینی قسە لەسەر دین ناکەن لە ڕاستی قسە لەسەر پەیوەندی دین و سیاست دەکەین بۆی ینی بینەران تێبگەین ئەمە بارودۆخی عێراقا یعنی من پێم وایە بارودۆخی عێراق بە دۆخێکە ئەڕوا ئەم دەوڵەتە لە بەردەم ئیشکالەتی گەورەی حکومڕانی و بنیەی دەوڵەتداریوە لە ڕاستیە ئەو تەختیتەی کاکۆگەریش باسی کە لە ڕاستیە دەوڵەتی عێراق لە بیستەکانە دروستەکە تا بێسا هاوڵاتی عێراقی دروستی نەکردووە ئیمپرالیزمی جیهانی و تەنانەت دەستورەکەشی ئینگلیز دەینووسێتەوە من چۆن بۆیە ئیشکالەتی بنیێوی لەم دەوڵەتایە نەک لە ڕاستی خەڵکی کوردستان بە دەوڵەتی خۆی نازانێ ئێستاوی پێی دەوترێ هەویەی مواتەنە لە عێراقا شوناز تا ئێستا شوناز لە عێراقا لە بەردەم ئیشکالەتێکی گەورەدایە وەخت نەبێ هۆگر دوای تو ئەمێنێتەوە من پێکەوە لەگەڵ ئەوە ئینەکەم بەستەوە قسەیەکت کرد سەبارەت بۆی ئەگەر هێرش بکرێتەوەوانە حەزەکەم جواب و پرسیارە بیتەوە دواتر لەواچێت تۆ نتوانانی بەردەوامی لەگەڵمانە درێژەی پێدەین ئەم کۆبێتە شاتۆ لە ساڵانی هەشتاوە عیماد عەلی ئەڵێ من لە بەغام نبینیوە پاچوون بۆ بەغا وێرانە بوو خەناڵێ هەوێ بەغایە زبڵخانەی وێرانە و زبڵخانە بوو بەرحاڵەمان ڕاستەوە حقیقەتە کە زانێ بەغاوایە ئەوە ڕینێکی کار ناکرێت هیوا جوابی ئەم پرسیارە بەرەوە لەوە زیاتر بە ئینەکە هۆگر دەمێکە قسەکانی بێت تەواوکە ئەزانین چی جوابی ئەم پرسیارە بەرەوە تۆ پرسیارێکت لە خۆت کردوتە داهانی ئەگەر هێرش بێتە سەر کوردستان و ئەمانە من چیەکەم مێبزانم چیەکەی لە ڕاستیە یەکێک لەو پرسانەی کە لە داهاتوە ڕوبەڕوومان دەبێتەوە ئەویش ئەگەری ئەوەی هەرێمی کوردستان و بەغا ڕوبەڕووی ینی تەسعیدی زیاتر بێ و ئەگەری ئەوە هەیە کە بەغدا میلیشایەت بجوولێنێ بۆ هەرێمی کوردستان ئێمە لێرە پرسیارێک لە خۆمانەکەین تەبعاً بە ناوی شەرعیەتی دەستوری و بە ناوی دادگای بڕیاری دادگای ئیتیحادی ئێمە وەکو چەپ و ئازادی خوازەکان ڕۆڵمان چییە بێ بۆ پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان ئایا من دەڵێم لێرە دادەنیشم دەڵێم ئەمە تەحلیلێکە ئەمە پەیوەندی بە جێبەجێکردنی بەندێکی دەستوریەوە هەیە بۆیە من دادەنیشم لە ماڵەکەم
یان ئەمە لەبەروی پارتیویەکێتی دەست لە ئەزمموی نەوتەکە لە دەستێکی نەزاهت و ئەمانە نییە مندا ئەنیشم من پێم وایە ئەم قەزیە یعنی ئێمە ئەگەر تەسەوڕمان لە زۆر ڕەهندەوە تەمەشانەکەین لە ڕاستیە وەکۆی بەداخۆ تا ئێستا چەپ ئاوت بووە لە باردۆخی کوردستان ڕەخمی ئەوەی کە حرکاتی ئیجتیماعی دروست بووە کە زۆر لە پێشەوەی ئێمە لە ڕاستیە ئێمە لە دەرەوەی کۆمەلگا دەبین و بەدیلی تر لە ڕاستی بۆ ئەم دەسەڵاتە دروستی بەڵام بەداخەوە خەڵکی چەپ و ئازادی خواز نەبێ ئەمەش ئیشکالیت و هۆکاری زۆرە بۆی من پێم وایە باسی ئەوم کە لە ڕاستیە چەپ لە کوردستانە کۆمەڵێک ئەرچی لەسەر شانە جیاوازە لە چەپێک لە ئەمڕۆ لە بەخایە و جیاواز لە چەپێک لە ڕاستی ئەمڕۆ لە سویدا من باز لەوە دەکەم کە ئەرچی فراوانترە ئەم ئەرکە ئەوەی پەیوەندی بە کوردستانەوێ بەشەکی بە تێکۆشانە بۆ ڕاستکردنەوەی ئەم داگیرکاری بەپی ئیمپرالیزمی جیانی کراوە کە ئێمە ناومە لە ناوە قۆناغی ڕزگاری نیشتیمانی بەشەکی پەیوەندی بە ماف و ئازادی و ماف یاسایی و مەدەنیەکانەوەیە و دژایەتی کردی دەستوری عێراق لە ڕاستیە بۆ دەست من ئەمڕۆ من کەسێک نیم من پاڵپشت بم بۆ یعنی کەسێک بم لە ئەنگلی جێبەجێکردنی دەستوری عێراق بکەم یعنی ئەگە دەستوری عێراق بە هەموو بەندەکانی جێبەجێ بکرێ کاکە کاتی خۆی لە سەروبەندی نووسینەوەی دەستور بوو 1995 خەڵک ئەو ڕفراندۆمەی کە کرا هینی کرد بۆ جیاببوونەوە لە عێراق لە ڕاستیە ئەمانە ئەم مەسایلی تر هیوا لەمە زیاتر بە نەبێ بە هۆگر قسەکانی بەردەوامکە هۆگر ئەزانین چۆنە لە ئەو قسانەی کاکیەوە بەڕاستی ینی خۆی یەکێک لە کێشەکانی چەپ من پێم وایە دەرنەچوونە لە خیتابی ئەو ناسیۆنالیزمی کوردی کوردایەتی یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەوەیە لە وەزئی ڕیفراندۆمدا بینیمە لە وەزئی ڕیفراندۆمدا کە زۆربەی چەپەکان بە دوای ئەو ڕیفراندۆمە کەوتن ئێمە دەبێت زانین چۆن لەو بارەیەوە دەبێت تۆزێک واقعی بین من لە ئەوەڵیشەوە باسم کرد ئێمە کاکۆگەبوون بڕە پرسیارەکەکەم تۆ مەبەستەوەی خیتابەکەی من خیتابێکی ناسیۆنالیزمانەیە لەو چوارچێ دەزانین چۆن دەکەوێتە خزمەت ئەوەوە دەکەوێتە خزمەت ئەو خیتابەوە مەبەستەوەی ئەگەر من پاڵپشتی شۆڤینیەتی عەرەب بکەم ئەمە من دەبیت پاڵپشتی شۆڤینیەتی عەرەب بکەم بۆی تو پێم نەڵی ناسیۆنالیزم یعنی شۆڤینیزمە هەر کەسێک بێت کە من دژی شۆڤینیزمی عەرەبی بم نایەتە ئەو دەبێت دژی شۆڤینیزمی کوردیش بم ئەگەر دژی ناسیۆنالیزمی تورکی بم دەبێت دژی ناسیۆنالیزمی کوردیش بم ئەگەر بە مەبدەئی ئازادی خوازی و دیموکراتی خوازی و چەپەوە سێری بکەم لێرەدا ئیشکالیەتەکە ئەلەوێدایە ینی ئێمە سەیریکە ئێمە تا ئێستاش مەسەن عێراق وەکو بەتابەت لە دوای ئەو دەستورەوە عێراق بەداگیرکرد بزانین ئەسڵەن من پۆستێکم نووسی بوو ئەرێ عێراق دەرفەت بوو بۆ کوردیان داگیرکاری بوو ینی عێراق کاکە ئێستا ئەگەر عێراق دروست نەبوو بە گوێرەی ئەو شەرت و زروفەی کە لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە هات بۆ ئاراوە چه ئەڵتەرناتیڤێک لە پێش کورد بوو لە پێش ئەو ویلایەتی مووسڵ بوو گەڕانەوە تورکیا دەبێتەوە حەز ناکەم ئەم کۆمنتە تێبڕێ ئەم کۆمنتە بە باش دەزانم بیخوێنەرەوە یاد بۆ بخوێنمەوە ئەوە بگیان عێراق خۆی دەوڵەتێکی سەربەخۆ بوونی نییە ئەوەنە کێشەی بەدەستێنانی بڕیاری سیاسی لە نێوان زلهێزەکانی ناوچەکە لە شەڕێکی توندانە بەهۆی ئەفتەرەکانی ناوخۆکە لە حیزبە براوەکانی ناو پەرلەمانی عێراقا لەوانەش کێشەی سەرۆکی کۆماری سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەرحاڵ باسەکە لە ئەزانین چۆن ئێمە کێشەیەکی ئەساسی ئێمە لە ئێستادا ئەزانین چۆن خولانەوەی لەناو ئەو بازنەی ئەو خیتابی کوردایەتیەدا کە 70 ساڵە دەسوڕێتەوە نە لە چوارچەوەی عێراقدا دەتوانێت هەڵکات و سیاست بکات نا دەرفەتی ئەوەشی هەیە لە عێراق جیابێتەوە ینی ئێستا ئێمە دیسە مەسەلەن خۆمان بۆ شەڕ ئامادە بکەینەوە لەگەڵ عێراق جارێکی دیکە ینی کە ئێمە دەڵێن ینی بەڕاستی من هەر ئێستا ئەو گوتانە نازام عێراق بێتەوە عێراق کوێیە مەگە عێراق ئێمەش مەسەن هەموو سوڵتەکانی لەگەڵ کورد بەش نەکراوە ئەدی ئەو حیزبانە هەموو لەوێ نین
هەموو لەوێ دەسەڵاتیان نییە بە سەرۆکی کۆمارەوە بە جێگیری سەرۆک وەزیران و وەزیری دەرەوە و جێگیری سەرۆک پەرلەمان و قائیدی جێیش و ئەوانە کاتێک لەوێدا تۆ لەوێدا شتێک دروست نەکەی دام و دەستگا دروست نەکەی دەستگاکان پێشنەخەی تۆ خۆت جیاکەوە تەنیا لەوێ بڵێ بەشێکم هەیە بەشێکم دەبێت هەر ئەو خیتابە بۆ خۆی ئەوەیە ئەو خیتابە دەیهەوێ خۆی بەردەوام بێ و خیتابی تائیفی شیعیش بەردەوام بێ خیتابی تائیفی سونیش بەردەوام بێ و بەو شێوە بۆ خۆشیان ڕێک و پێکن هیچ مشکلیان نییە ینی ئێمە لە هەمومان دەزانین خۆ عێراق وڵاتێک نییە وڵاتێکە 100 ساڵە جێگیر نەبووە بەڵام ئەو جێگیر نەبوونەی ئەو وڵاتە بەشی کورد چەندە لەو جێگیر نەبوونەدا هەل لەو بزوتنەوەی کە پێی دەگوترێ بەبەست خەتای ئێمە چەنە خەتای ئێمە چەنە خەتای ئێمە نا بزوتنەوەی سیاسی کورد دەڵێن بەڵێ بزوتنەوەی سیاسی کورد هۆگر من پێم وابێ قسەکانت گەیشتە هینێک حەزەکەم بزانم لەکوێ بۆم هەیە جواب دەمەوە چونکە منیش ڕێی زۆر لە بازێ خاڵە زۆر مخالیفم بەڕاستی بۆ چلانی بەس پێم خۆشە بزانم لەکوێ تەواوێ ینی من دەزانێت چۆن یەکشت دەمێ ئێستا بە کورتی ئەوە بڵێم کە مادام ئێستا دەوڵەتێکێ ناوی دەوڵەتی عێراقا و ئەو پارچەی کوردستان بەشێکە لەو وڵاتە کورد مەسئولیەتی هەیە بزوتنەوەی سیاسی کورد مەسئولیەتی هەیە بەرامبەر ئەو دەوڵەتە بەرامبەر ئەو وڵاتە دروستی کاتەوە خۆ کاکە کە عێراق دروست بێت ئەگە عێراق باش بێ ینی چ زەرێکی کوردی هەیە مەسەن ئەگەر خۆ ئەتۆ ئەگەر جیابوونەوەش بێ عێراقێکی باش و دیموکراتیک بێ ئاسانتر لێ جیا دەبیەوە یان عێراقێکی کە فەوزا و تائیفیەت بێ کە بزوتنەوەی سیاسی کورد و ئێستا زۆر خەڵکی ئەوەش کە دەڵێن با لە عێراق هەر شەڕ و ئاژاوە بێ ئێستا بزوتنەوەی تشرین کە بزوتنەوەیەکی حەقخواز و ئەوە بوو بەشێک لەناو ئەوانەی بزوتنەوەی تشریندا هۆکارەکانی برسێتی خوان بە کوردستانەوە گرێتدا پێم تێڕوانینە نادروستە لە بەلاغەوە نادروستە و تێڕوانینە چۆن ئەخە ئەو تێڕوانینە کە تۆ پێ دوای بێ مەسەرەن بەسرا ئەزانین چۆنە بەسرە 4 ملیۆن بەرمیل نەوتی لە دەرەهێنرێ 2 ملیۆن شتێکی دەرەخرێ بە ئەندازەیە و نەوتەی کە لە کوردستانە بەرهەمە هێنرێ و ئەفرۆشرێت و ئەخرێتە ئەچێتە ژیرفانی پارتی وێچێتیەوە کە دیارە ئێمە چەند ساڵە لە دژیەوە بووینەوەوانە هیچ کاتێکی نەبوو بەڵام باسەکە ئێستا خەریکە فراوانترە بێتەوە بە ئەندازەیە ئەو نەوتە بەس لە بەسرا دزرێ یعنی ئەزانی چۆنە ئەو شتە ئەو تەسویرە ئەوەی کە تۆ لە کوردستان ینی لە ناو هێزەکانی تشرینە هێزەکانی تشرین بەڕاستی من بە زۆر هەبوو هەمیان بە پێشکەوتوخواز نازانم بەشێکی بەڵام بەشێکی زۆر ناسیۆنالیستانە و نیشتیمان پەروەران و نازانم چی ئەزانی چۆنە من ئەوە دەڵێم ناسیۆنالیزمم لە دژی ناسیۆنالیزمی نیشتیمان پەروەریشتم نیشتیمان ینی چی بۆ من خەڵکی عێراق مهمە بەشەرەکان مهمن عێراق چییە چوارچێوەی عێراق چیە نیشتیمانی عێراق چییە من بەسێکە ناسم لەو هینانەکە خۆشیان بە چەپەوە نازانن باسی عێراق و وەتەنیەت و وەتەنیەتەکەنەوەوانە وڵا قسەکانن بە توورێکی قوڕاوی ناکڕم هۆگر یعنی نیشتیمان چییە من نیشتیمانێکە خەڵکەکەی تیا برسەوەدا هاوڕام نیشتیمانێکە خەڵکەکەی تیا برسی بێ خەڵکەکەی تیا زیندان بێ خەڵکەکەی تیا هین بێ عێراق بێت و کوردستان بێتەوەوانە بۆ من فلسێکی قەڵبە نیشتیمان ئەو نیشتیمانەیە کە تۆ توانین تیا ئازاد بیت یا سەرفراز بیت یا کەرامەتە پارێزراو بێ یعنی ئێستا من بێمە سەر بازێک مەسائل هۆگر کە تۆ باست کرد ئەزانین چۆنە دەوڵەتی عێراق لەوەتی دەوڵەت دروست بووە هیچ کاتێک نەبوو بە دەوڵەتی دانیشتوانەکەی و هیچ دەوڵەتێک لە دنیای بەڕاستی دەوڵەتی دانیشتوانەکەی نییە بەڵام مەسەلەکە ئەوەیە وڵاتی جۆر بە جۆر هەویاتی جۆر بە جۆر ناسنامەی جۆر بە جۆرە دۆزنەوە بۆی کەوا بیکەن بە ناسنامەی خەڵکەکەیان و شتێکی مشترکی تیا دروستکەن باشە ڕاسیزم لە ناو مۆخی سیستەمی سیاسی ئەمریکایە بەڵام هەویەتێکی تری ناسیۆنالیستیان هێناوە ئەمریکی کام و کەسە خۆی بە ئەمریکی ئەزانە جا ئەمە تەمان خۆفێڵە تەڵەکەیە بەڵام بە جۆرە لە جۆرەکان کارێکیان کردووە کە ئەم هەویەتە مشتەرەکەیان دروست کردووە مەسەلەن لە شوێنێکی وەکو چوزانم سویدا خۆ ڕاسیزم مەوجودە پەنابەر ئەسڵان دەرەجە دووە
هزار و یەک شت هەیە لە عملیە ئێمە ئەیبینین ڕۆژانە کە پەنابەر کەوتوتە پەراوێزەوە ئەخرێتە پەراوێزەوە لە بازاری کارە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتان نازانم چی خۆیان بە ئەنقەس دانیشتون سیستەمێکیان هێناوە بۆی کەوا بە زۆری زۆرداری پەنابەران بکەن بە بەشێک لە ناو سیستەمەکە باشە بەڵام لەگەڵەوەی هەوێتیان دروست کردووە مەسەن زۆر کەس زۆر ئاساییە کوڕەکەی تۆ کوڕەکەی من لە سویدا کە گەورابێ خۆی بە سویدی بزانێ نگەی خۆی بە سویدی بزانێت چێ بۆ جێژ چێ بۆ سەربازی شتێک نابینێتەوە لەوەی کە هین بێ بەرحاڵ سویدیش تا حدێک لەوانێ ممکنە هین بێ بەڵام لە زۆر وڵاتی ترە ئەم ناسنامەیان دروست کردو لە عێراقا ئەم ناسنامەیە دروست نەکرا و کەس لە عێراقا عێراقی نییە مشکلەکە ئەوەیە ئێستا ئەم لەحظەیە و هیچ کاتێکیش کەس لە عێراقا عێراقی نەبووە خەڵک لە عێراقا کورد بووە عەرەب بووە هین بووەوە ناسنامەی دەوڵەت ئەم باسی سەردەمی مەلەکیەکەی سەردەمی مەلەکی مەجموعەیەکینیان کڕی مەجموعەیەک سەرکردەی عشرەت و مەشرەتیان کڕی ئەوانە جارە سەرکردە عشرەتەکانیش لەگەڵ شێ مەحمووەوانە لە سەردەمی شێ مەحمووەوانی سلێمانی هەر ئیمزان نەکرد لەسەر ئیندیماج بوون بە دەوڵەتی عێراقەوە هەر نیان کرد مەشروط بوو شەرتیان داناوتیان دواترە بێ ئیستیفتا بکەن پێمان بڵێن ئەتوانین جابینەوە لە عێراق دەوڵەتی خۆمان دروستکەینیانە بەو مەرجە ئیمزایەکەی بە مەرجە ئیمزایان کرد بۆ مەلیک دواتریش مەلیک ڕاستە دام و دەستگاکانی هەنێک بەشێک لە ئەشرافەکانی بەڵام هیچ کاتێک کۆمەڵگای کوردستان یاخود چین با بڵێن چینی ناوەندی کوردستانیش ڕۆشن بیرەکانی کوردستان خوێنەوارەکانی کوردستان هیچ جێگە هیچ کاتێک ئەو جێگایان پێ نەدرەکە لە عەرەب زمانەکان لە عێراقا پێیان درراوە لە سەردەمی عەبدولکەریم قاسم بە دواشەوە هەتا هاتووە سیاسەتی شۆڤینسی ئەسڵان فاشیستی ڕەگەسپەرستانە جینۆساید حەزفکردنی کورد وەکو بەشەر وەکو ئینسانی ینی کوردبوونیان کرد بە شەرمەزاریەگان بە ناوچەوانی خەڵکەوە ئەمە ژیانی ئێمە بۆ لە ناو عێراقا ئەمڕۆ کە هاتووە من لەگەڵ تۆیە هاوڕام ئێمە پێویستمان بە عێراقێکی ترە پێویستمان بە وڵاتێکی ترە پێویستمان بە کۆمەلگایکی تر ئەسڵان دەوڵەت بۆ من دەوڵەت دام و دەستگایەکی داپڵۆسێنەری چینێکە بۆ سەر چینێکی تر و ئەمانە جا لەوانەیە ڕۆژگارێک پێویستمان پێی بێکە ئەم چینە داپڵۆسێنەرەی ئێستی پێ بەحەفکەینەوە ئەوانە بەڵام لەوە زیاتر نامانێت دەوڵەت هەر نابێ وجودی ببێتوانە کۆمەلگا گرن شەماڵ بمبورە من پێشتر وتبم تا سەعادە لە ڕاستی ئیلتیزامی ترم هەبوو بمبورن من ناتوانم لەگەڵتان بەردەوام بووم من زۆر خۆشحاڵ بووم کاکۆگر سپاس بۆ بە هاوڕێ بەڕێزانش کە مشارەکەیان کرد داوای لێبوردنەکە من بۆی التزامێکی ترەوە ناتوانم تا کۆتایی بەرنامەکە بەردەوام بم زۆر باشە زۆر خۆشحاڵ بین هیوە خۆش بەرحاڵ من مەبەستەکەم ئەوەیە ئێمە پێویستمان بە کۆمەلگایەکی ترە بەڵام ئەم کۆمەلگای لە بنەوە بینا ئەکرێ لە بنەوە بینا ئەکرێ بە دەستوری عێراق بینا ناکرێ هۆگر دەستوری عێراق دەستوری شەڕی ئەزانی چۆنە وەختی خۆی من خۆم شخصیان ناوی دەوڵەتی عێراقم نا دەوڵەتی ئاگربەس ئەزانی چۆنە ئەم سیستەمە سیاسی لە عێراقا دروستکراوە لە ئیتیفاقی وەقف الئیطلاق نارەچێ ئەزانی ئەوە نیە دوو هێزەکان شەڕەکەن لەگەڵ یەکاو دانیشن با ڕێکەوین لەسەرمانە ئیتیفاقی وەقفی ئیطلاقی ناریش لە هەموو شوێنەکە کە ئەکرێ ئیلان و بیلان بنودێکی تیا دواتر تەفسیریی ترەکرێت هەر بۆیە دواتر هەڵەوەشێتەوە وەقفی ئیطلاقی نار ئیمزا ئەکرێ دواتر لە پاش دوو ڕۆژ و ئەوانە هێزێک لەگەڵ هێزەکەی تراینە ئەچێ هەڵی وەشێنێتەوە و ئستینا دەکاتە سەر فلانە بەندی وەقفی ئیطلاقی نار تۆ جێبەجێنەکە ئەوڵێ نە تۆ نەتکرد ئەر ئەمەیە دەستوری عێراق دەستوریی ئاوایە دەستوری دام و دەستگایەکە لەوە ئەچێ شەڕێکی تایفی کۆتە بەڵام ئەو وەختە خۆ شەڕی تایفی وجودی نەبوو شەڕی تایفی هێشتا نەهات بۆ کایەوە شەڕی قەومیش بە معنایەک وجودی نەبوو کاکە ئێمە 100,000 جوندی عەرەبمان لە ئینتیفاضەی ساڵی 90ەکە لە کوردستانە هەبوو هەموویمان بە بەتانیەکانی خۆمان بەتانیمان لەگەڵا بەشکردن خواردنی خۆمان لەگەڵا بەشکردن نەبوو دوژمنایەتی عەرەب و کورد وجودی نەبوو لە کوردستانە هەرچەند پارتی ویستێتی دروستیکە کاژی ویستێتی دروستیکە کاژی هەر وەکو گاڵتەچی وابوون لە کوردستانە جەماعەتی پاسۆک هەر نوکتیان لەسەرەکردن ئەوەی من بیرم بێ کاتێ ئێمە مزارەمانە کرد لەسەر جادە نوکتە بوون پاسۆک ناسیۆنالیزم ئەو ئەفکارە لەناو کوردە قەت چەکەرەی بەڕاستی نەبووە بەڕاستی بە زۆر ئەیانویست بیچێنن ناسیۆنالیزمی کورد و فاشیزمی کوردوانوت نازیزمی کورد ئێمە ئارین ئێمە خەڵک هەر گاڵتەی بە قسانە هاتوو باشە ئێمە ئەمە نەبووین بەڵام ئەم دۆخێکە لە عێراقا دروستی کرد ئەم دەستورە و ئەم دامەزراندنەوەی دام و دەستگاکانی دەوڵەت لەسەر ئەساسی بەشە تائیفەکان و ئەمانە کوردستان و عێراقی کرد بە دۆخەکەتیە ئەم پێکهاتە هەمووی بەیەکەوە ئەگۆڕێ ئێمەش لە کوردستانە بێ بەشێک بین لە گۆڕانە بەڵام نەک بەو معنای من دەستورێک کە ئاوا دامەزراوە بیکەم بە وەسیلەی ئاڵوگۆڕ لە کوردستانە من بڕوان بەمە نییە و من پێم وایە منیش وەکو هیواوام
منیش لایەنگەری ئەوەم لە کوردستانیش بم هەر لەو بەرەیە ئەبم بەڕاستی حەسەن پلایز بێتەوە بۆ هەولێر ئەبێ شەڕی بکەی کاکە نایەڵم بەڵێ ڕاستە پارتی و یەکێتی نابێت لە کوردستانە حاکم بن بەڵام حەسەن پلایسیش ناکاکە حەسەن پلایس دوژمنی هینە ناتوانانی حەز لەگەڵ حەسەن پلایسا هەڵکەی بەڵێ لە هەر شوێنێکە خەڵک لە بەرامبەر حەسەن پلایسا ئێستا من دوێنێک لەسەر ئۆکرانیا قسەمە کرد هجومی جێشی رووسایە بۆ سەر ئۆکرانیا ئەوانە من لە شارێکی ئۆکرانیا بم جێشێک بێ بە ئینەوە سەربازەوە بێتە سەر گەڕەکەکەم و بێتە سەر شارەکەم و ئەوانە مەجبورم دیفاع لە خۆم بکەم ئەرکمە دیفاع لە خۆم بکەم واجبمە دیفاع لە خۆم بکەم حەقمە دیفاع لە خۆم بکەم و لە بەرامبەر حەسەن پلایسی شاوام نەخێر نا کوردستان تەسلیمی حەسەن پلایسەکان نابێ بکرێ خەڵکە بێ مقاومەت بکە بەڵێ لە دژی پارتی یەکێتین بەڵێ لە دژی هەموو ئەم گەندەڵیانەین بەڵام گەندەڵیەک ناگۆڕین بە گەندەڵێکی تر و بەڕاستی ئەوەی مشکلەکە لەوەیە من کێشە لەوەیە ئەبینم هۆگر لە دوای ئەمەی تر فرسە دەدەم کە تۆ هین کەچکە وەختم زۆر گرت بەڵام من مشکلەکە لەوەیە ئەبینم ئێمە دەرگیری بێئومێدی بەڕاستی لە شەڕی بینی ئۆکرانیا و رووسیا لە رووسیا و لە ئەمریکا خەڵک ڕقی لە ئەمریکا دەی با رووسیا بۆتین بێت و ئەوانە و نوکتەی لەسەرەکەن وا پاڵەوانە و واخو لە چەخماخێ و هیچ دەرنەچ نەخو لە چەخماخ هیچیشی پێ نەکرا بەزام چییە مەسەلەکە یەسە ڕۆحمان دەرهاتۆ بەدەست ئەمریکاوە ڕۆحمان دەرهاتۆ بەدەست سەرمایهداری جیهانی ئیمپریالیزمی جیهانیەوە خواخوامانە کەسێک بێ لە بەرامبەریانە ڕابۆستێتەوە لەبەرەوەی هێز لە خۆمانە نبینین بۆ مەسلەی پارتی یەکێتیش ئاوایە پێمان خۆشە دادگای فیدرالی بێ نەوتەکە لە دەستی یەکێتی پەخۆ بۆ ئێمە نییە با بۆ ئەوانیش نەبێت ئەخت بەڵام ئەمە سەرنجام هەرتەنها نەود نییە ئەمە سەرنجام چارەنووسی ئەم میلەتەوە ئەم خەڵکەیە و ئێمە ئەگەر ئەمانەوێت لە ئایندەیە بەشێکمان هەبێ لە ئایندەیە قەڵەمێکمان هەبێ بنووسێ لە ئایندەیە ڕێیەکمان هەبێ دەرببڕێتەوەوانە ناتوانین تەسلیمی ئەم دۆخەبین کە بۆ ژوازی ناسیۆنالیزم و تایفەکانی عێراقیان نوێ بەسەر کوردستانی بێنن بەڕاستی هاتوون چیان کردو باشترین نمونەیان ئەم کازمیە بوو کە هاتوو وەرەقەیەکی سپی هێناوە ئەوێ تەواوی سەروەت و سامانەکانی عێراق بفرۆشێ هەموو شتێک خەسەسە بکە هەموو شتێک بکا بە تایبەتی وەکو کوردستان لەبێژ مۆڵگەی جۆربەجۆریان دروست کردو شاری جۆربەجۆریان دروست کردو لە بەسەر چوار دەورەکەیان گرتووە بە حرەس و ئەمانە کۆمەلگایان کردووە بە عەشوائیات کۆمەلگای عێراقیان هەموو کردو بە عەشوائیات ئەمریکا هێنای بەگشتن ئەزانین چۆنە نەپردێکیان دروست کردووە نەخەسەخانەیەشان دروست کردووە نەدام و دەستگایەکیان کردووە خەڵکیان تووشی هین کردووە هەموو عالەمیان وا لێ کردو هەمووی بێ بە حەشدی شعبی و لەو لا بێ بە داعش لەم لا بێ بە حەشدی شعبی و شەڕ یەکتر بکەن ئەمە ئەو سیستەمەی ئێمە بەڵێ ڕاستە ئێمە دوژمنایەتیەکێتی پارتیەکەین بەڵام ئەوە حەلەکەی نیە بە بڕوای من ئێمە لە بەرامبەر ئەم هەڵوێستانەیە کە ممکنە ئیمتیدادی بێ وەکو هیواوتی بەیانی بێ بەهێرش بۆ سەر کوردستان ئەوێ لە ئێستاوە ئەگەر چی بناڵێم بڕۆم پردیفاع لە پارتی یەکێتی بکەم لە بەرامبەر دادگای هەنەمان بڕۆ بانی مزاهرە بۆ بچمە سەرجادە حتمما کاری وا ناکەم بەڵام لە هەمان کاتە وەختەکە ئەوەیە بە من ئەڵێ ئاگادار بە جەڕەسی ئینزارە باشتر خۆت ئامادەکە باشتر خۆت کۆکەرەوە ئەکە جەماوەری پەکەکە و جەماوەری ئەوەی کە لە دەوری پەکەکەن و ئەوەی لە دەوری تەوژمی پەکەکەن لە کوردستانە با زیاتر لەمە ئیتر مجاملی پارتی نەکەن کاکە با زیاتر لەمە مجاملی یەکێتی نەکەن با بکەونە ناوە ئەم ڕێکخراوانی کە هەیەەوە توانێنێکانە ڕێکی خەن ئەو هێزە چەپانی کە هەن هاوکاری هەر هێزێکی چەپی ئازادی خوازی غەیری ئیسلامی غەیری پارتی یەکێتی هیەوەی ئێستا دەست بەر لە دەستیەک و هەوڵبەن لە بنەوەم کۆمەلگایە دروستکەنەوە ئەمە ڕێگاکەیەتی نەگەوەی ئێمە دڵمان خۆشە بە دازگای دەستوری من قسەکانم تەواو ئەزانین چۆنە کاک شەماڵ هۆی بێئومێدی هەیە بێئومێدی ئینسان ئەوە لە ناو کۆمەلگای ئێمەدا دەبینێ بەشێک لە کاردانەوەکان کاردانەوەی بێئومێدین بەڵام هەندێک واقعی سیاسیشەیە واقعی سیاسیش ئینسان دەبێت لێکداتەوە ئەوەی تاوەکو ئێستا مەسەن کاری لەسەر کراوەنی ئەوەی کە تۆ باسی دەکەی کە دەبێت ئاوا بێ و ئاوا بێ ئاوا بێ لە کوردستاندا لە ناو کوردستاندا ئەو میکانیزمە دروست بکرێ ئەوە 20 ساڵە زیاترە مەسەن بەتابەت لە دوای ڕوخانی سەدامەوە کە خەڵک پێشتر هەڕەشەی سەدامی لەسەر بوو ینی بە هەڕەشەی سەدام دەترسێنرا لە دوای ڕوخانی سەدامیشەوە ئەوە بڵین نەتیجەکەی بەوە گەیشت کە گۆڕان دروست بوو بەڵام بەکوێ گەیشت ئەوە شتێکی ترە ئەو خیتابە هەیە بەڵام دەرەنجامەکە ئێستا لەکوێیە
دەرەنجامەکەی ئەوەیە کە ئێستا وەک باسی دەکەین هێندێک بێئومێدی هەیە بەڵام من لەگەڵ ئەوەدام کە ئێمە مادام لەنا ئەو وڵاتەدا دەژین بەرپرسیارەتیمان هەیە ئێستا مەسەن بێنە هەر خۆمان مەسەن ئەلەوەدا ئێمە چەند مەسەلەن لە ئاستی خەڵکانی چەپ و خەڵکی ڕۆشنبیر و نووسەر چەند پلتفۆرم هەیە لەگەڵ ڕۆشنبیر و چەپەکانی سنی و شیعە ئەویان شتێکی ترە ئێستا ئەم قسەیەکی ترە هۆگرژیان ئەم قسەیەکی تێ دەست بۆ شوێنێکی ترە بی لەگەڵتان 100% باس لە میکانیزمەکان دەکەن لە دژیم من ڕاستە باس لە میکانیزمەکان دەکەن ئەو میکانیزمە بەتەنیا لە کوردستاندا ئەنجامەکەی دیارە ینی بەتەنیا بەو میکانیزمەی تۆ لەوێدا لە ئاستی سیاسی لەسەرەوەدا پشتیوانی لێ بکەی بەڵام لە خوارەوەدا بڵێ ئەمن ئەوە چاکی دەکەم ئەو لەوێدا زاتەن شەڕێکت بۆ ئەنێتەوە هەموو ڕۆژێ فەرتەنەیەکت بۆ دەنێتەوە ڕۆژێک بە ناوی ڕیفراندەمەوە ڕۆژێک بە ناوی نازانم ئەوە ئیدارەی کەرکووکە ئەوە ڕۆژێک بە ناوی نەوت و غازەوەیە هەر ڕۆژە و گێچەڵێکت بۆ دروست دەکە ئەوان چونکە لە ناو خۆیاندا لەسەرەوەدا هەمویان یەکن ینی دەستبردن دەبێ بۆ هەمووی بێ دەستبردن بۆ هەمووی بێ هاوکاریەک بەو شێوە و لەگەڵ ئەوەشدا لە ناو خودی دام و دەستگاکانی دەوڵەتیشدا ینی پێویستە مەسەن خەڵکانی بیرۆکراتی کوردیش لەناو ئەو دەوڵەتەدا جێبگرن و ببنە عامیلی هێوربوونەوە ئەو نیە دەوڵەت میکانیزمەکانی کار بکە نەک لەسەر ئەو ئەساسی کە ئەوە نیە ئیتیفاقی بینی سیاسیەکان تەنیا ئەوە ببێتە ئیدارەی دەوڵەت و لەسەرەوەدا ئەوان ئیتیفاقکەن و لە ژێرەوەشدا تائیفێت و قەومیەت بڵاوکەنەوە و خەڵک بکەن بە دژیەکدا ینی من ئەلەوەدا خلافەکەی من ئەوەیە خلافەکەی من لەگەڵ ئێوە ئەوەیە کە مەسەلەی میکانیزمی چارەسەریەکان تەنیا بە کوردستانەوە گرێب دەین سەرکەوتو نابێت چونکە دەرەنجامەکانیمان بینیوە ئەوە تا قوتی خەڵک دەبڕێ ینی معاشەکە نادات بە خەڵک اینجا شەڕی تایفی و قەومیشت بۆ دروست دەکە ئەگەر ناتابان چەندە دەسەڵاتی پارتی و یەکێتی ڕەتکەینەوە دەبێت داوەدەش دەسەڵاتی میلیشیای حەشتی شعبی و ئەوانەش ڕەتکەینەوە ینی ئەو میکانیزمانە من هەر لە ئەوڵەوە دەڵێم ینی حتا لە دروستبوونی حەشتی شعبی لە هاتنی داعش ئەوانە کۆمەڵێک میکانیزمن کە کورد کە ئەو وڵاتەی بەو شوێنە گەیاندووە کورد تەسیری هەبووە ئەنی لە مەسلەی هاتنی داعشدا تەهدیدەکەی بارزانی پێش هاتنی داعش لە مالکی هەموو کەس ئاگای لێبوو کەوتی دەبێت شتێ بکەین کەس تەسەوڕی نەکات دەرەنجامەکەی چییە؟ ئەگە حەشتی شعبی نەبووە نەکار ئەوە من بیرم دێکە داعش هاتبوو منطقەی گرتبوو بە زەردەخەنەیەکی زۆر ژەهراویەوە ئەیوت ئەمەی تر ئێستا دراوسی دەوڵەتێکی تری ئەوانە ئەوە هینێکی کردەوە داوت نامەیەکی بۆ نارتی وەرە شنگاڵیشمان بۆ هینکە بۆ تەخەتکەەوە ئەوانە چۆن ئەو بزوتنەوە سیاسی کورد لە ئەوڵەوە لە 61ەوە لە سەرەتای شەستەکانەوە کە لەگەڵ عەبدولکەریم قاسم تێکیاندا یەکسەر دەستیان بۆ چەک برد ینی باشە پێشتر مەسەلەن پێش عەبدولکەریم قاسم مەسەلەن چ شتێک هەبوو کە کورد لەگەڵ هاتنی عەبدولکەریم قاسم لە دەستیدا و چی هەبوو پێشتر و لەگەڵ هاتنی عەبدولکەریم قاسم لە دەستیدا هەتا چەکی بۆ هەڵبگرێ وانە ینی چ سەبەبێک هەبوو کە کورد ئەو کاتە هێشتا لەگەڵ عەبدولکەریم قاسم مەسەلەن دانوستاندنی سیاسی نەکات و کاری سیاسی نەکات
بە دیپلۆماسی و بە سیاسی کێشەکان چارەسەر چەک هەڵگرتن لە بەرامبەر عەبدولکەریم قاسمە لەبەر خاتری زەویزارەکان بوو. عەبدولکەریم قاسم ئیسلاحی زراعی دەرکردووەوانە لە جنوبا کەس نەیەتوانی بڵێ من عەرەبم و شیعەم و نام عەبدولکەریم قاسم خۆی شیعە بوو کەس نەیەتوانی بڵێ چەوسانەوەی نەتەواتێت تەمان هەرەو حاڵەتانەش ئەگەر نازانم تو متابعی تاریخی عێراقت کرده بە حزبی داعوا ئەو ڕۆژە دروست بوو کە وتیان هین ئەوە نیە بە تەمام قانونێک دەرکەن مارەی نێڵن حزبی داعوا ئەو ڕۆژە دروست بوو لە بەرامبەر قانونی ئەحوالی شخصی عەبدولکەریم قاسمە ئەمە حقیقەتێک ئەمە حقیقەتی تاریخی عێراقە بەڵام بۆچی خێراوا دروست بوو لەبەرەوەی پێشتر هین بوو قانونی ئیسلاحی زراعی دەرکرده بوو ئەو قانونی ئیسلاحی زراعی هەمویانی بەنج کرده بوو هەمویانی تەزانە بوو هەموو ئاغاکان و شێخەکان وانە قانونی ئەحوال مەدەنی دەرکرد خێرات چون کۆبوونەوەیان حیزبی داوای ئیسلامی دروستەکەین لە دژی ئەم دەسەڵاتەوە مە دەسەڵاتی کوفر و ئیلحاد و نازام چییە ئەشیوعیە کوفر و ئیلحاد و ئەمانە لە کوردستانی شەمان دروستکردنا مەسەلەی کوردستان و هێزی چەکداری کوردستان ڕەبتی بە قومیەتەوە نەبوو هاتن ئەمایان بۆ داتاشی نەکە ئەمانە حقیقەتن بەڵام ئەزانین چۆنە هۆگر من مشکلەکەم لەوەیان نییە کە من لە من ئەمە یەکەم جارمەدابنیشە خەریک بوو وا دەرکەوێت کە تۆ زۆرتر لە بەدژی کوردایەتی وڵای یەکەم جارم لە حیات بەشتی وا ڕوو بازانی تا ئێستا مناقەشم کردوێ لە خەڵکانە سەر پاڵتاخ و لە فەیسبوک و لەوانە هەمیشە وای لێ هاتووە ئەوانە کە من زۆر ڕادیکاڵ بووم کەم هەڵەکەوێ ئاوە بەڵام باسەکە لەسەرەوە نییە زانی چۆنە من پێم وابێ ڕوتێکی سیاسی وەکو کوردایەتی بەر لەوەی کە ڕوتێکی فکری و تێڕوانینێکی خیتابێک بێت دیسکۆرسێک بێ ئەوانە تعبیرە لەو بەرژەوەندی طبقەیەک و چینێکی دیاریکراو نەزانی باسکردن وەڵامدانەوە بە کوردایەتی لە لای من ئەوە نیە لە فیزیای ئەڵێ هێزێکە بە هەمان قەبارە و بە هەمان بارستایی و بە پێچەوانی ئاراستە من پێم خۆش نییە لە بەرامبەر کوردایەتی ئاوا بم یعنی هەرچێ کوردایەتی وتی سپی من بڵێم ڕەش ئەوتی ڕەش من بڵێم سپی ئەوتی سیر بڵێم پیاس ئاوا لەگەڵا بەرامبەر نابێ ئێمە کاردانەوەی کوردایەتی بین کوردایەتی بە هەر ئاراستەیە کا ڕۆژمە پێچوانەکەی بگرین ڕاستە من وای نابینم شتێک هەیە لێرە لە کوردستانە پێوترێ چینی کارگەر و زەحمەکێشی کوردستان شتێک هەیە لە کوردستانە مێژووی هەیە پێوتر چەسانەوەی میلی من لەگەڵ تۆیان کە چەسانەوەی میلی لە دوای ئینەوە چۆتە جێگایکی تر وە نەماوە بۆ ئەندازی پێشتر بەڵام ئێستا بەم دۆخێکەوە خەریکن دروستیەکان بە ڕیفراندۆمیش نیانتوانی ئەو کارە بکەن کە بیژێنەوە سەر لە نوێ بەڵام خەریکە ئێستا لەم دۆخەیە دروستیەکەنەوە و ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان ئەوە فەرز بێتەوە بەسەر کوردستانە کە بێتە بنباڵی عێراقەوە بەم دام و دەستگا و هێزانە حقت بەسەوە نەک دەستورەکە ئەڵێکی و نازام چی ئەڵێکی چی ئەم ئیشانە ئەکا حەسەن پلایز بێن بۆ کوردستان هزار دەستوری حقوقی ئینسانی نازانم سەورەی فەڕەنسیشت پێ حەسەن پلایز بێ بە کوردستانە ڕێ بە چەسێنەری نەتەوایەتی ئەزانین چۆنە ئەو مەسەلەن یەک شیشەیە ئەو مەسەلەی کە هەر دەڵێن مەسەن عێراق بێتەوە کاکات ئەو وڵاتە بەشێکە لە عێراق مەسەن گومرگەکان ینی مەسەل لێردا ئەوە نیە هەشتی شعبی بێتە ئەوە شتێکی مەرفوزە کە هەشتی شعبی بێ ئەو بکە چون هەشتی شعبی بۆ خۆی میلیشیایە بەڵام تۆ جێشی عێراقت هەیە کورد بەشێکی سەرەکیە ئێستا خۆ لە سنوورەکان لە ئەو کاتێکە ناکۆکیەکان لەگەڵ پەکێکە وردە لە سەرەتادا بوو 3 ساڵ پێش ئێستا کۆمەڵێک هەتا زابطێکی جێشی عێراقیش لە بردومانی تورکیادا کوژرا لەگەڵ گەریلایەکی پەکێکە ینی ئەوانە کوردن لە ناو جێشی عێراقیدان ئەوانە عێراق لەوەیە ینی ئەو میکانیزمانە هەیە خۆ ئەم کە دەڵێ ئێستا ئەزانین چۆنە ئەو دەبێ ئەو خیتابە بگۆڕدرێ ئەو دەربڕینانە بگۆڕدرێ کە تۆ عێراق بەس بە عەرەب بزانی باشە عێراق بۆی کوردیش نەبێ ینی بۆ من بە خۆمی نەزانم ئەبێ لە بنەوە هەڵوەشێت و شتێکی کە دروست بێ ئەم لەسەر ئەوە هەیە یا هی کورد و عربەکانە لەسەرەوە چینی باڵادەست و ئەمانە بۆ هەویەتانەوە زانین چی نیولیبرالیزم کارێکی کردووە نازەمە لە هینی شاوایە ئێستا تۆ بۆ نمونە یەکەم جار لە سای نیولیبرالیزمە ڕەشپێستێ بوو بە سەرۆکی ئەمریکا بەڵام ئایا ڕەشپێستەکانی ئەمریکا لە چەسانەوەی ڕەگەزپەرستانە ڕزگاریان بووە جۆن فرۆید وتی نە 2 ساڵ لەمەوە پێشبینیمان چیان لێ کرد کە ئینانی ڕئیسی جمهوری ئەمریکاش بوو بە ڕەشپێست و ئەمانە ڕەشپێست هەمان موقعیەتی هەیە ژن خەریک بوو لە ئەمریکا بێ بەدەسەڵاتدار ژنان لە چەسانە و ڕزگاریان بوو
بێنازل بۆ تۆ تاسۆشیلەر توانی ژنانی پاکستان و تورکیا لە چەسانە و ڕزگارکە نا ئەگەر نازانم چێش ڕئیسی کۆماریش سەرۆکی کۆماریش بەرهەم ساڵح بێ یان نەبێ یا پیاهینەکەی پێشووتر کە حەزی لە خەڵ بوو ئەو بێ یان نەبێ چی لە وەزعی ئەگەر بەواقعیش کوردستان ژێر چەپۆکە بێت چی ئەگۆڕێ تا هەیاسی تا محەدین معروفیش نایبێ ڕئیس جمهوری عێراق ماوەیەکی ئەزانم باشە قەی ناکە بەڵام باسەکە لەسەر ئەوەیە دەسەڵاتێکی بێ کە لانی کەم لەلایەن جەماوەرە کۆنتترۆل بکرێ دەسەڵاتی عێراق لەلایەن جەماوەرە کۆنتترۆل ناکرێ هۆگر دەسەڵاتی عێراق لەلایەن حیزب و دەسەڵاتە میلیشیایی و قەومی و تایفەکانەوە کۆنتترۆلەکرێ ئەم عێراقا دەستورەکەی هەرچێک بێ ئاڵوگۆڕێکی تا دروست نابێ بەرحاڵ من لێرە ئایتر تەواو بم چونکە تقریبا سەعات و نیەکمان تێپەڕان بۆی بینەرانمان بێزار نەکەی من دوا قسە ئەم بە تۆ و دوای ئەوە ماڵاوایی لە بیرەرانە زۆر سپاس دەکەم سپاس مناقەشەیەکی باش بوو سپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکەشتان هیوادارمەوە مناقەشانە بەردەوام بن مەرز نییە ئەمە هەمومان لە هەموو شتێکە هاوڕابین گرنگەوەیە گوێ لە ڕای یەکتر بگرین زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانێک کە تاوکو ئێستا لەگەڵمان بوون و ئەوانەشی کە دواتر ئەو بەرنامەیە دەبینن دەست خۆش هۆگە ژیان وەک چاوەڕوانمە کرد بەرنمەیەکی تایبەت و جیاواز بوو ناوازە بوو وەگەڵێن زۆر خۆشحاڵە کردم بە بەشداریت بۆی کە لەگەڵ مابووی کۆمەکەکردم بۆ پێشکەشکردنیان باسەکە باسێکی زۆر زۆر گرنگە مێدەوارم فرسەتی تریژە بێ و هاوکاری تریژمان هەبێ ئاوا چۆن من میوانداریم کردی زۆر میوانداریم بکەیت و ئیتر ئاوا هەبێ قزبایەتی وا بەردەوا بێ باش زۆر چاکە زۆر خۆشحاڵ بم بە هاتنێت هەربژی سەرکەوتوبی کاتێک خۆش کاتێکی خۆش بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشم لەگەڵ ئێوە ئومێدەوارم سوودتان لە باسەکان و بابەتەکانی ئەم بەرنامەی ئەمڕۆمان بینی بێ لەگەڵمان بن بۆ بەرنمەکانی تر و لە لای خۆتانەوە هیچی تێناچێ کەناڵی یوتیوبەکەمان سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەم کەناڵە بافراوانتر بێتەوە بە دەنگی ناڕەزایی دەنگی ئازادی خوازی دەنگی یەکسانی خوازی هەموو کەس بیبیستێ ئەم کەناڵە کەناڵێکی کراوەیە بۆ هەمووانە لە هەمووانەوە بۆ هەمووانە ئومێدوارم بتوانن کۆمەکی بکەن و فراوانی بکەنەوە هەر بژین و ڕۆژێکی خۆشتان هەبێت تا بە گەیشتنەوەیکی تر بە شادی و کامرانیتان ئەسپێرم شەوتان شەد ڕۆژ